دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. خەڵک لە هەرێمی کوردستان بیر بۆ ئاو هەڵدەکەنێت نەوت دێتە دەرەوە، بیر لێ ئەدەن بۆ ئاو گاز دێتە دەرەوە. سەر جادەکانمان هەمووتان کردن، نەوت بەردەوام دەفرۆشرێت. مەرز و خاڵا سنووریەکانمان ماشەڵڵا بەردەوام جمەیان دێت و داهاتیان بەردەوامە. بەڵام هەر ئەو خەڵکە کە ڕوبەڕووی ئەم قەیران و ئەم نەبوونیانە دەبێتەوە موچەی نییە، سلفەی عەقار و هاوسەرگیری نییە، کارەبای نییە، ئاوی نییە. یەک ئەڵێ سەرۆکی هەیە، یەکێکی تر ئەڵێ سەرۆکیشی نییە. داعش هەیە، پێشمەرگەمان شەیی دەبێت. سەرۆکی هەرێم هەمیشە وترێت کام هەرێم، سەرۆکی پەرلەمان کام پەرلەمان، سەرۆکی حکوومەت کام حکوومەت. هەموو شتێک هەیە ئەوترێت یەکسانی نەبێت. ئەوەشی زۆر بەزەقی هەیە، نائەدالەتی و فەرق و جیاوازیە. چی بەرپرسانی ئەم هەرێمە بە ئاگا دەهێنێتەوە؟ کۆچی بەلێشاو، کۆڕە و بێکاری زۆر، خۆکوشتنی گەنجان یان دەیان ئایلانی تریش بخنکێن و پشتمان تێ بکەن، هێشتا بەرپرسان لا خەوی قوڵدان. ئەو هەموو زە و ئەو هەموو توانا و ئەو هەموو خوێنە گەرمەی گەنجان ئەچنە دەرەوە. دوای ماوەیەک لە ڕابردووشە ئەزمونمان هەبوو لەگەڵیا، سوود لە تواناکانیان نەبیندرێت، بەکارێنرێن، بەڵام لە هەرێمی کوردستان بێناس کەوتون و تەنانەت تیایەندایە 5,000 لە گیرفانی نییە. دەوترێت تروسکاییەک بۆ ڕێککەوتن و چاکسازی بەدی ناکرێت. دامەزراوەکانمان هەر لە پەروەردە تا زانکۆ تا سیستمی ئابووری هەموو لەناو قەیرانان. کەواتە هیوا چییە؟ ئایا ئەوە ئێمەی ڕاگەیاندن و ڕاگەیاندنکارانین بێهیوایی بڵاو دەکەینەوە، یان دەمێکە بێهیوایی لە سایەی ئەو پێنج حزبەی ئێستا لە ناو دەسەڵاتدان باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە؟ بینەرانی ئەزیز، من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی دوو جار بیر بکەرەوە. وەکو هەمیشە 4 میوانم هەیە لە دەستا ڕاستم، کاک ئاماج عەبدوڵڵا بەرپرسی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی لقی کوردستان بەخێربێن سەرچاوان، کاک هۆگر چەتۆ چالاکی کۆمەڵی مەدەنی ئێوەش بەخێربێن سەرچاو. لە دەستا چەپیشم دوو پەرلەمانتاری بەڕێز لێرە حزوریان هەیە، محمود حاجی عومەر ئەندامی لیژنەی ڕەوەندی کوردستانی و دەرەوە، هەروەها پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان، هەروەها کاک فەرحان جەوهەر پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان، هەروەها ئەوەی ئیشمان پێبێت لەم بەرنامەیە ئەندامە لە لیژنەی وەرزش و لاوان. ئێمە لاوانەکە بە دیاریکراوی وەرەگرین و قسەی لەسەرەکەی بەخێربێن سەرچاو. بەخێراتنی تەواوی ئەو گەنج عزیزانە شەکەم کە جگە لە گەنجی ناو هەرێمی کوردستان ژمارەیە گەنجیش کە پەنابەر بوون و گەڕاونەتەوە هەرێمی کوردستان لێرە حزوریانەیە بەخێربێن سەرچاو. ئەتنە بێ کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن، بەڵام کەس دەست بە دەنگدان نەکات. سوپاسان دەکەم گوێ لە ڕێنماییەکان بگرن، پاشان دەنگی خۆتان بن. پرسیاری ئەم شەومان ئەوەیە، ئایا دەسەڵاتی کوردی کە ئەڵێن دەسەڵاتی کوردی مەبەستمان سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکوومەت، سەرۆکایەتی پەرلەمان، وەزیرەکان، تەواوی حزبەکان ئەوانەی لە ناو دەسەڵاتن، بەرپرسە لە کۆچی هاوڵاتیان بۆ دەرەوەی وڵات؟ بەڵێ ژمارە یەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، کەس دەست بە دەنگدان نەکا ئەرکێبێ. نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە، ژمارە 3ە. تکایە هەر یەک لەو ژمارانەت اختیار کرد، بەڵێ 1 نەخێر 2 بڕیارم نەداوە 3، تەنها یەک جار دەستی پیا بنێ وا کە ئاگادارم کردنەوە 30 چرکەتانە بێت بۆ دەنگدان. فەرموون دەست پێ بکەن. 30 چرکەتان هەیە. ئەوەی ئێستا ئەنجام دەدرێت ڕاپرسی سەرەتا و یەکەمی ناوەمەڵقەی دوو جار بیرکەرەوەی و پرسیارەکەشمانەوەی ئایا دەسەڵاتی کوردی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەرپرسە لە کۆچی هاوڵاتیان؟ بەڵێ نەخێر بڕیارم نەداوە. بەڵێ کاتمان بەرەو کۆتایی دەڕوات. دەستان خۆش بێت، کاتی دەنگدان کۆتایی هات. کاگامانج بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. ئێوە هەمیشە دەست و پەنجەتان نەرمە لەگەڵ پەنابەران و لەگەڵ ئەوانەی ڕۆکەنە دەرەوە، ئەوانەی ئەگەڕێنەوە و پەنایەکیان نەدۆزیوەتەوە لە دەرەوەی وڵات. ئێستا ئەبیندرێت کە ڕاستە کۆچکردن دیاردەیەکی جیهانیە،
و تایبەت نییە بە هەرێمی کوردستان بەڵام ئەوەی لە ئێستاە بە زەقی ئەبینرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان جاران گەنجانمون ئێستا بە خێزانەوە ڕوەکەنە دەرەوەی وڵات بۆچی ئەگەڕێنیتەوە سەرتا سپاس و بەخراپی ئەو میانە بەرزانەکەم و لەگەڵ ئامادەبووان دیارە بەهۆی ئەو بارودۆخەی کە ڕۆژەڵاتی ناوەڕاستی تێکەوتووە و لە هەر شوێنی جیهان دنیا شێوی و نارامی جەنگ هەبێت ئەنجامەکەی لێکەوتی لێبێتەوە شەڕ و ئاوارە و پەنابەری لێ دەکەوێتەوە بەداخەوە و لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەهۆی ئەو قەیرانەیەک لە دوایەکانی کە ڕوبەڕی وڵاتی عێراق و سووریا بەتایبەتی و بەتایبەتی هەرێمی کوردستان بۆتەوە بەداخەوە شەڕێکی نەخوازراو کە لەگەڵ تیرۆریستانی داعش و بەشێکیشی ئەو قەیرانە ئەو بارودۆخەی کە پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدرالی ئەمە وای کردووە قەیران لە دوای قەیران بۆ کاربەدەستان و بۆ دامودەرگاکان و پەرلەمان و حکوومەت دروستکە و ئەمە وای کردووە بەداخەوە بەهۆی ململانەی سیاسی حیزبەکانی هەرێمی کوردستان واتە کاربەدەستانی دام و دەستگاکانی دەوڵەتی هەرێم وای کردووە کە لە تاو حیزب و سیاست و پلانی حیزبی و کاری دەرەنجامی حیزبی و پرێبەدانی کاری ڕەخستنی خۆیان و هاوڵاتیانیان پەراوێز کردووە و بێمتمانەی لە نێوان دام و دەستگاکانی دەوڵەت و هاوڵاتیانی ئەم هەرێمە دروست بووە بەشێکیشی ئەمە دەرەنجامی حکومڕانی 23 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هیچ پلان و پرۆژەیەکی نەبووە بۆ گەنجان و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەرئەنجامەکەی ئەمەی لێکەوتوێتەوە و قەیرانەکە بەرەو ئاڵۆستر دەڕەوە بەداخەوە بەڵێ حکوومەت بەرپرسی یەکەمی قەیرانەکانە کە لە هەرێمی کوردستان ڕوو دەدات حکوومەت مەبەستت بە تەواوی ئەو ئەحزابانی کە بەشداریان لە حکوومەت کردووە بەڵێ هەموو سێکتەرەکان کە پێی دەڵێ حکوومەت لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە لە سەرۆکایەتی پەرلەمانەوە بە هەموو حیزبەکان کە بەشدارن لە دەسەڵاتی بەڕێوەبردننی هەرێمی کوردستانەوە بڵێ هەمیشە قسەیەک دووبارە ئەکرێتەوە بەتایبەت لەلایەن بەرپرسانی یەکێتی و پارتیەوە ئەڵێت ئێمە ڕاستە تا 2009 بە دیاریکراوی لە حکم بووین بەڵام دوای ئەوە کە ئۆپۆزیسیۆن دێت ئۆپۆزیسیۆنێکی کارایە ئەوترێت بە قسەی ئەوان و ڕۆڵە بینێت دواتر دێتە دەسەڵاتەوە ڕۆڵی هەیە لە بێهیواکردنی زیاتر بێهیواکردنی هاوڵاتیان و بەتایبەت گەنجان ئەمە تا چەنە ڕۆڵی هەیە بەدیدیەوە بەدیدی ئێمە باسەکەی ئێمە لەسەر باڵێ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات نێوا بڵێن دوو دەسەڵاتداری یەکێتی و پارتی نییە بەداخەوە بێپلانی حکوومەتی هەرێم و دام و دەستگاکانی وار حتا شوێنی پێشەیەکە پەرلەمانە لە ماوەی چەند خولانی پێشەوە بەداخەوە بریا نوێنەری حکوومەت لێرە بووە بۆی لە جیاتی ئەو خۆی وڵامی بادە خاڵێکی گرنگە بیرخستمەوە ئێمە لە ڕێگەی پرۆدیوسەری بەرنامەکەەوە پەیوەندیمان کردو بە چەند جێتێکی پەیوەندداری حکوومەتەوە بەڵام وەکووە میشە نازانین قسەیان نییە نایانەوێ قسە بکەن ناتوانن ڕوبەڕووی هاوڵاتیان و بینەر ببنەوە نایەن بۆ بەرنامەکە بەداخەوە حکوومەت من خۆتان دەزانن لە ماوەی 6 ساڵی ڕۆدا تەحەداکەم دەیان و سەدان دیدارمان کردو حکوومەت لە هیچ سیمینار و لە هیچ کۆڕووکۆبوونێک ئامادەین لەبەرەوەی هیچیان پێ نییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هیچیان پێ نییە بۆ چینی گەنجان و بۆ ئەو قەیرانەی کە تێکەوتووە ئەم هەرێمە بەداخەوە ئێمە باسەکەمان لەسەر بوو ئۆپۆزیسیۆن کاراویان کار نەبێ کێشم قسەمان لەسەر ئۆپۆزیسیۆن نیە قسەمان لەسەر زەقبوونەوەی بێهیواییە بەڵێ دیارە بێمتمانە دوجار گەنجێک کە سەفەرەکە خێزانێکە وڵات و ماڵ و حاڵی خۆی جێڵێت بێهیوایە بێگومان بێمتمانەی بەداخەوە ئێستا وای هاتووە دۆخی هەرێم دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی و هەر 5 حیزمەکەی کە بەشدار لە بەڕێوەبردننی کاری ئەم هەرێمە هەمویان لە دۆڵەکان هاوڵاتی و هەموو پێگاتەکەی لە دۆژی ڕەواتە بێ ئاگایەکی و کلێنێکی ئێجگار زۆر لە بینی دام و دەستگای و هاوڵاتیان هەیە سوپاس دەکەم کاکۆگر لە کۆتا قسەی کاگامانجەوە دەست پێ بکەم ئەڵێ گاپێک بۆشایەکی گەورە لە نێوان حکوومەت و ئەوانەی پیانەوتێ دەسەڵاتدار و هاوڵاتی دروست بووە باشە و لە قسەکانی ئاماژەی بەوەدا کە وتی ململانەی حزبەکان کێشەی دارایی پەراوێز خستنی هاوڵاتیان بێمتمانەی حکومی 23 ساڵە و بێپلانی و ئەڵێ هیچیان پێ نییە بە کورتی و کوردی تۆش پێت وایە هاوڕای لەگەڵەوە بۆ چوونانە و لقێکی تری پرسیارەکەم ئەوەیە لە هەموو دنیاە شەڕ هەبوو لە هەموو دنیای کێشەی دارایی هەبوو لە هەموو دنیاە ینی ئەوە هەبووە کە گەنج هیچ هیوایەک بەدینەکە بەڵام ئایا کۆچکردن چارەسەرە بڵێ زۆر سپاس و منیش ڕێز و حسومەتم بۆ میوانەکان بۆ جەنابەت بۆ ئەو گەنجە بەڕێزانێک کە ئامادە بوون لە بەشی یەکەمی پرسیارەکە کە لە هەرێمی کوردستان هیچ بۆ گەنج کراوە یا ئەوەی کراوە لە چ ئاستێکدا بووە ئەو بێ ئومێدیە گەورەیە کە ئێستا لە ئارادایە دەبێتە هۆی کۆچی با بڵین من ناوی لە دەنم کۆچی نایاسایی چونکە کۆچ بۆ خۆی وەکو دیاردە مافە و کۆچی ئاسایی هەیە خەڵک بۆ خوێندن کۆچەکە بۆ ژیانی باشتر کۆچەکە بۆ گەڕان بە دوای ئەگەری زۆر کە لە دنیادا هەیە
چکە خەڵک لە ئەمریکاش کۆچەکە لە ئەوروپاش بەڵام کۆچی ئاساییە کۆچێکە کە لە پرەنسیبدا بۆ مرۆڤدانرا و کۆچێک کە لێرە ناتەبیعیە نائاساییە نایاساییە خەڵک خۆی دەخاتە بەردەمی مەرگ تا دنیاکی باشتر بدۆزێتەوە بۆیە بە تسەوری من ئەمە باشترین مؤشیرە کە پێوانەی بکەین خەڵک چۆن خۆی دەداتە دەستی قەدەر لە پێناوی دنیایکی باشتر ئەوە دەردەخات کە ئەو پێشەچەی کاکە باسی کرد کاگامەند ڕاست دەکات لێرە گرفتەکان کۆمەڵێک ئەبعادی جیاوازی سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەر بەوەی کە هەیە طبعا شەڕ مؤشرێکی سەلبیە بۆی مرۆڤ لێ ڕابکە مەسئلەی نادیموکراسی مؤشرێکی سەلبیە خەڵک لێ ڕادەکە مەسئلەی بێکاری مؤشرە خەڵک لێ ڕادەکە ئومێد نەبوون بەوەی کە تۆ زانکۆ تەواو دەکەی دوازارنە لە کەرتی تایبەتونە لە کەرتی حکومی و گشتیدا دەرفەتت نییە مؤشرە بۆی تۆ لێ ڕابکەی حتا مەسئلەی ئازادیەکان ئەو مەساحەی مرۆڤ لێرە ئازادی هەیە مؤشرە بۆ ڕاکردن بەڵام ئەوەی کە پەیوەندی بە حکومەت هەیە بەڕاستی دروستتر بڵین مثلا دوو مؤشر بێنین حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەی ڕابردووی نەخشەڕەی لاوانی هەبوو لە نەخشەڕێکە 5 بواری دیاری کردبوو کزی ئاستی دیموکراسی کۆچی نایاسای خۆی وەکو گرفتێکی گەورە دیاری کردبوو مەسئلەی نیشتە جێبوون مەسئلەی بێکاری و مەسئلەی فێرکاریشت مؤسسەی تعلیم و تربیە ئەم پلانە ڕوغمی ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەردا بوو بەڵام بحقت بەس حوبر لەسەر وەرەق ینی ئێستا هەنگاوی بۆ نەنرا یعنی عملیان دەبێ هەنگاونان چۆنە کاکە یادگار دەبێ حکومەتی هەرێمی کوردستان بڵێ ئێستا ڕێژەی بێکاری بۆ نمونە لە وڵاتەکەی من لە ناو گەنجەکانی من دەزانین ینی ئەسبابی تر زۆرە بەڵام لە هەموو دنیا وایە ئێستا بۆ نمونە 16% ئێمە پلانمان هەیە لە 5 ساڵی تر بە پێی ئێستا بۆ نمونە مؤشرێکی تر پلانی گەشەپێدانی هەرێم دەڵێ لە 5 ساڵی تر ئەو ڕێژەی بێکاری کەم دەکەمەوە بۆ دا ناڵێ سفر دەڵێ دەیکەمە دا گەنجێک ئێستا خانووی نییە لە 5 ساڵی تر من وا دەکەم وحدەی سەکەنی ینی خانوو بۆ هەمووان هەبی گەنجێک کە داهاتەکەی لە مانجێک $300 دەست دەکەوێت لە ئیشەکەی من وا دەکەم ببێتە 500 ئەمان هەموو مؤشرن بۆی ئومێد بەخشی ئەمە بەگشتی مؤشری زۆرت ئاماژە پێدا ئەمە ئەمانە ئەم مؤشرانە هێندە سلبی و هێندە خراپ و هێندە ڕەشن نەگەش وا بکەن کە هاوڵاتیان هەرێمی کوردستان بەجێ بێڵن معیارەکە ئەوەیە من و تۆ ینی کەس هەیە لە دنیا خۆشگوزەرانی کامەرانی باشبەختی هەبێتن بەجێ بێڵە بچێتە ناو ئاگر کەسەوە ناکە لەبەر ئەوەی هەر جوابی ئەوەی کە خەڵک کۆز دەکات بەو کۆڕەوە نایاساییە نەک ئەوەی کە حکومەتی هەرێم چەند تەلەبەیەک دەنێرێ لە زانکۆکان دەخوێنکەوا بێ ئەمە مؤشرە بۆیە بە تسەوری من هەر ئەوەندە بەتەنێ کافی نەبووە گاپی تری گەورەش دروست بووە بەهۆی کە من دوو حاڵەت تر باس دەکەم یەکیان ئەوەیە ئەو ناداتپەروەریە کە ڕۆژی بە ڕۆژە زیاد دەکات هەموو جارێش داداتپەروەری و چیتر دواتر دێمەوەی حیزب بوو ئەو بەشی دووەمی پرسیارەکەتە کە باست کرد با بڵێن فەرق لە بینی سوڵتە و هاوڵاتی بە دڵنیایی لە کەرکووک بووین لەو ماوەیە مناسبەیەکمان هەبوو برادەرێ وتی ئەم وڵاتە زگورتی بەڕێوەی دەبن منیش پێکەنیم گوتم مەبەستت چێلەوە وتی بەشی زۆری مەسئولەکانی ئەم وڵاتە ئێمە خانەوادەکانیان لە ئەوروپا مناڵەکانیان لەوێ دەخوێنن بە گەنجێکی دەڵێن دۆ پێشمەرگە بە بمێنەوە تا ئەمە ئەم زگورتی بەڕێوەبردنەیە کە مؤشرێکە خەڵک من دێمە وڵات بۆەوەی قسەی زیاتر لەسەر و خاڵانم بکەین و پرسیاری پێشوش کاک مەحموود بۆ پرسیارێکی دیکە دێمە لای جەنابتان ئێوە سەردەمێک لە سەردەمەکان ئۆپۆزیسیۆن بوون و ئەوترێت سەرڕمی هێزی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستان ئێستا بینن کە وەک جاری جاران وەکو نەوەتەکان دیسانەوە گەنجان و خێزانەکانمان کۆچەکەن و وڵات بەجێ هێڵن ئێوە بۆ چیەگەڕێننەوە و تا چەنە لەگەڵ و شتانن کە کاکۆگر و کاک ئامان جامەژەیان پێدا و وەکو هۆکار ناوزەدیان کرد جاگەر ئیجازەم دەی لەبەرەوە پرسەکە پرسێکی گرنگە و قسە زۆر هەڵدەگرێ پێم باشە ئەگەر وڵاتم بدەی پێشەوەی وەڵامەکە جەناب دەم ئەمەوێ من بە شێوەیەکی پراکتیزەکراوی تعریفێک لەسەر ئەو دۆخە بکەم بۆیە ئەگەر ئەوە بکرێت دیارە بە خۆتەزانی دیاردەی کۆچ و هجرەت تازە نیە بەڵام جیاوازی هەیە جیاوازی بەوەی لە ڕابردوودا ئەوە جەنابەت باسەکەی نەوەتەکانە من ئێستا کۆش تەسیفەکەم بۆ کۆمەڵێ لە قۆناغە جیاجیەکان هەبووە بەڵام بەو هیجرەتەنە کە بە لێشاو ئێستا ئەڕوا لەگەڵەوەش ئیعلامی لەگەڵا پێ بە پێ گەنج لە وڵاتی ئێمە تا دەرەچێت تاگاتە کیشوەری ئەوروپا هەنگاو بە هەنگاو پێ دەزانێت بەڵام لە ڕابردووە خەڵک کۆچێ کرد کەس پێشی نەئازانی ئەمە جانبێکی تر دیاردەی کۆچ و شەپۆلی جیاجای
خەڵک بۆ هەندەران تەسیفەکرێ بۆ کۆمەڵە مراحلێکیان بۆ ناوەڕاستی هەفتاکانە گەرێت و دوای نسکۆی شۆڕشی ئەیلول و هەروەها بە دوای ئەوەیدا کۆتایی هەفتاکان کە شەڕی عراقێرانی بەسەر هات بگومان ئەمە خەڵک کۆچی کرد و کۆمەڵە خەڵکی سیاست مەدار و زۆر باش ئیسفادەی کرد و نەخشیان هەبوو لە دروستکردنەوە و دامەزراندنەوەی شۆڕشە ئەوە لە هەفتاکانە بۆ گومان کە کۆمەڵە خەڵکی سیاسی تیا بوو ساڵی هەشتاکان بە تایبەت کە شەڕی عراقێران دەسی پێکرد و هەروەها زەخت و گوشاری ڕژێمی بەعز دەسی پێکرد جارێکی کورد تووشی چوونە هەندەران و کۆچ و کۆچبار و ئەوانە بووە تا ساڵی نەوەتەکان مەرحەلەیەکی تر ساڵی نەوەتەکان بوو بەداخەوە بە تایبەت لە بیدایی ساڵی 94 و هەڵگیرساندنی شەڕی ناوخۆی شەڕی براکوژی و شەڕی یەکێتی و پارتی ئەمە نەقشی هەبوو لە ئەوەی کە خەڵ بە لێشا ڕوو لە دەرەوە بکات چکە حەساری اقتصادی بەدووادا هات و هەروەها دوو حەسار هەم حەساری عراق هەم حەساری ناوخۆی خۆشمانە ئەو شەڕانش کەوەگەی خەڵک بە لێشا و کۆچەی خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی ئەم کۆچەی ئێستا لە دوای گەڕانەوەی بە لێشاوی خەڵک ئێمە بینیمان لە دوای ڕوخانی سەدام بە تایبەت لە دوای ساڵی 95 بینیمان بە لێشا و خەڵدڵی بەوە خۆش بوو کە سەدام ڕوخا و حکوومەت بە تایبەت کە حکوومەتی خۆجیایی خۆمان ڕوو لە بۆی کاتەکە استقلالکردن بێگومان مەجای ئەمە ئەبێت کە تۆ زیاتر لەناو قسەکانتە تەوزیفیکەی بەڵام ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ئەبینرێت ئایا گەنجان و خێزانەکان ناحەقیانە وڵات جێبی هێڵن ئەزانی بەس تەنها گەنجنە ڕاستە باجی هەموو ئەو وەزانە زیاتر شەریحەی گەنج ئەیدا بەڵام خەڵکی شەیە گەنجیش نییە بەلێشا لەگە ماڵ و مناڵە ڕوو لە ئەو ڕێگە هاتوو نەهات و پڕ ئاگراویانە ئەکات و ڕۆ ئەڕادرە ئەمە نەتیجەی چییە نەتیجەی وەکو کاکوەگر باسی کرد خەڵک ناچێت پشت لە ماڵی خۆی بک پشت لە ڕەفاهەت بک و ڕوو لە مەسیرێکی لێڵ بگە بێگومان خەڵ فەراغ لە حیاتی هەیە بێگومان نەعەدالەتی هەیە نادادی هەیە نەبوونی کار و کەسابەت هەیە و هەموو ئەوانە وەکو ئەگەڕێم بۆ قسێکی خۆم کە ئەو کاتی فدراسیۆنی پەنابەران بە تایبەت کاگەمانجوئان دوای گەڕانەوەی بە لێشاوی خەڵک زۆریان گوشار کرد زۆریان خۆپیشاندان کرد ڕۆژ زۆریان ناڕزایی دەربڕی بەداخەوە حکوومەت وەکو پێویست بەهانایان زۆر کاتی کاکفەرحانە بۆی لەم بەشەیە کاتی هەبێ قسە بکات لە بەشی دووەمیشە لەگەڵ کاکفەرحان دەست پێکەم بۆی کاتەکەی بۆ تاویستکەم گەنجان و خێزانەکانی هەرێمی کوردستان ناحەقیانە کۆچەکەنیانە زۆر بکوتی خۆی ئەزانی بەشێکی بەڵێ ناحەقیانە بەڵام بەشێکی ترش حەقە بەوەی کە خەڵک ژیانی لێرە نییە ئەی چی بکەیان زۆر سپاس دەکەم بێگومان من دێمە وڵات بزان بۆچی ناحەقیشیان کاک فەرحان یەک خولەکمانەیە لەم بەشە لە بەشی دووەم لەگەڵ جەنابتە دەست پێکم و کاتەکەشت بۆ تاویزەکەم خەمیەوەت نەبێت ئەوەی ئێستا ئەبینرێت حاڵەتە دیاردەیە شتێکی سروشتیە بەڵێ سەرەتا کۆچ دیاردەیەکی زۆر دەرینترین دیاردەی تاریخی مرۆڤایەتیە لە هەموو محەتاتەکانی تاریخی مرۆڤایەتیە کۆچە بووە بە شێوازی جۆرا جۆر کۆچە بووە بەڵام ڕەنگە لەگەڵ قسەکەی کاک محمود متفق بم لەوەی کە ئێستا بەهۆی پێشکەوتنی عولەما و تەکنۆلۆژیا و میدیا و تەلەڤیزیۆن و ئەمانە دیاردەکە وایلێکی هەمومان پێ بزانین ئەگەر ناکۆچ لە محەتاتی تاریخی کوردیشا بە تایبەتی لە بیستەکانەوە تا ئێستا کۆچ دیاردەیەکی زۆر باوە لە ناو کۆمەلگەی کوردی و بە تایبەتی ئەو منطقەی ئێمە بەڵام ئەوەی ئەمڕۆ وای کردووە کە کۆچ بە شێوەیەک ببێتە دیاریدەیەک ئەوەیە کە هەمومان ئاگادارین کەسێک لە سلێمانی بڕواتە لەو پەڕی زاخۆ ئاگادارە لە زاخۆ بڕوا لەو پەڕی گەرمیان ئاگادارن یعنی ئاگاداریەک هەیە بەهۆی میدیاوە وای کردووە ئەگەر نا کۆچ لە نەوەتەکان زیاتر بە کۆچ لە 94 لە ئێستا زیاتر بە کۆچ بەردەوام هەبووە دووبارە مەسەلەیەکی تر ئەمڕۆ دەبێت بزانین لە ئێستادا بۆ کۆچ هەیە ئەبێ ئەم حقەتە بزانین ئەمڕۆ ئەوروپا بە شێوەیەکی سیاسیانە دەرکای بەڕووی کۆچە کردوتەوە ئەبێ ئەوە بزانین ئەمە وانە پار بۆ کۆچ نەبووە دوو پێرار بوو کۆچ نەبووە کۆچ هەمیشە ئەبێتن بەڵام لەبەر ئەوروپا ئێستا بە شێوەیەکی سیاسیانە بیر لە مەوزوعەکە ئاکاتەوە نەک ئینسانیانە بۆ ئاگاداریتان دەبێ ئێمەی کورد ئەوەندە ساویلکە نەبین بزانین ئەمە مەسەلەیەکی ئینسانی گەورەی و ئەوروپا ئێستا دەرگای ئەکاتەوە مەسەلەیەکی زۆر سیاسیە ئیشیان پێ بۆ مەسەلەیە دەرگان کردوتەوە وای لێ کردووە کە خەڵک بڕواتە دەرەوە ئەمە لایەکی تریش بە تەکید لێرە بێئومێد بن لە پرۆسی سیاسی بێئومێد بوون لە کار و لە دوا ڕۆژی خۆیان ئەمانەش بەشێکن لەوەی کە خەڵک هانەدا بەرەو بێئومێدەکە هێندە گەورەیە کە مافی ئەویان باتی هەرێمی کوردستان و وڵاتەکەیان بەجێ بێڵن بەڵێ بە تاکید بێئومێدەکە گەورەیە نەک هەر لە منطقەی خۆمان بە تاکید لە منطقەی شەرق الأوسط دوای هەرێمی کوردستانیش بە تایبەت گەنجەکان لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو مژدانە ئەو بەڵێنانەی بە خەڵکماندا بوو ڕەنگە بێهیوا بوو بێگومان من لە بەشی دووەم لەگەڵ جەنابتانە دەست پێکەمەوە بینەرانی ئەزیزم ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە بەردەوامەتی
ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووەمی دووجاری بکەرەوە بەردەوامین لەگەڵتان و تەوەری ئەو شەویشمان تایبەتە با قسەکردن لەسەر کۆچی هاوڵاتیان و گەنجان لە هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات و قسە لەسەر وەکار و هۆکارەکانی ئەم گرفتە و چارەسەرەکانیەکەین. کاک فەرحان دێمەوە لای جەنابتان بەر لە ناوبڕەکە ئاماژەت بەوەدا کە ئەمە سیاسەتێکی نێودەوڵەتیە بۆ منە و ئەڵمانیا دەرگا بۆ خەڵکە کاتەوە کە بڵین لاجی و پەنابەر وەرەگرێ. هەنی قسەکە ئەوەیە ئەوترێت لە هەرێمی کوردستان ماوەی 20-23 ساڵە هەموو دەرگاکان بەڕووی گەنجدا داخراوە کە ئێستا ئەڵمانیا دەرگایان بۆ کاتەوە دەستی خۆش بێت بۆ نەچن. بەڵێ چه پرسیارەکە چیەکە ئەو پرسیارەکە پرسیار چی؟ ئەڵێم یانی کە ئەڵمانیا دەرگایان بۆ کاتەوە لێرە چونکە دەرگایان لێ داخراوە. فعلەن وایە دەرگایان لێ داخراوە یان بوختان و بۆ بەشێکی گەنجانی وڵاتی ئێمە لە زۆر لە ژیانێکی خۆشگوزەرانی وەکو گەنجانی ئەوروپا بێ بەشن بە تەکید لە مەسەلە ئازادی کۆمەڵایەتیەکان بێ بەشن لە تەعینات و لە کار بێ بەشن لە خوێندنێکی باش بێ بەشن بە تەکید لەمانە هەمویان لەگەڵ گەنجین و تەمەنا ئەکەین ئەو بەڵێنانێکی ئێمە بە خەڵکمانداوە لە ڕابردوو کە ئەو ڕێکخراوانەی کە بە گەنجەکان بەردەوام بەڵێنیان پێداون کە ژیانیان چاک بکرێتن ئەمانە هەموو بێن نەجی لەگەڵ ئەوەداینە کە گەنجەکانی ئێمە بە تەکید ژیانیان وەکو گەنجەکانی وڵاتانی تر نییە لە گەلێک بواری ژیانی پێویست بێ بەشن. ئەمڕۆ بۆچی هێندە ئاسایی وەرگیراوە کە بڕۆن ینی لەبەرەوەی ژیانیان بۆ منە تۆ ئەڵێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئازادیەوە لە ڕووی خوێندن و فێرکردنەوە لە هەموو ڕوویەکەوە بەراوەزیان خراپ ئەیان گاونانێن بۆی ینی هەر سەیریانەکەن بۆی بڕۆن. زانی چیە لە بیدایەتەوە ئەم حکوومەتە کە ئێستا پێکێنراوە ئێمە لە بیدایەت ئەگەر تووشی ئەم قەیران و شەڕە نەببینە بەڕاستی بەرنمەیەکی زۆر باش هەبوو کە لە هەموو بوارەکاندا خزمەت بە گەنج بکرێتن خزمەت بە کۆمەلگە بەگشتی بکرێ و گەنجیش بە تایبەتی بکرێتن. ئەو ساڵانەی کە شەڕ نەبوو لە ئێستا باشتر بوو گەلێک لە ئێستا باشتر بوو بڕێ خەڵکدا ئەمەزرا شەریکات لێرە بوو خەڵک لێدا ئەمەزرا کۆمەڵێک لاین لە وەزعەکە لە ئێستا گەلێک باشتر بوو. چی بۆ هاوڵاتیان بۆ گەنج کراوە لە خولەکانی پێشوا بە یارمەتی ینی ئەمە خواستی دەیان هەزار خەڵکە ببوورە بابێ مەسەر مەسەلەکە ئێستا بەهۆی ئەم قەیرانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە تاکید حکومەت نەیتوانێت ئەو بەرنامەی کە ڕایگەیان لە بیدایەتی پێکێنانی کابینەی بنکە فراوانەکە بە خەڵک ڕابگەێنی و جێبەجێ بکە بە کۆمەڵێک ئەو هۆکارانی کە ئێستا لە کوردستان لە ئارادانە چ شەڕ و چ قەیرانی ئابووری هەردووکیان دوو کارەساتی زۆر گەورەنە. فەرموو تەماشای ئەوروپا بکە بە ڕوبع ملیۆنێک ئاوارە هەموو ئەوروپا شڵەژایە بە 28 دەوڵەتیەوە ئێمە ئێستا لە کوردستان 1,800,000 ئاوارە لە کوردستاندا هەیە و شەڕێکمان لەسەر سەرە شەڕێکی زۆر خەتەرناک کە ئەمڕۆ دوو تیرۆریست لە فەڕەنسا ئەبن هەموو فەڕەنسا ئەکەوێتە حاڵەتی نائاسایی ئێمە بەقەدەر 30 کیلۆمەتر و 40 کیلۆمەتر داعشمان لێ دوورە. ئەمانە ینی تەقدیرەکرێن لەبەرەوەی لە ڕووی دەولیەوەشەوە تەقدیری بارودۆخی ئێمەکرێ بەڵام مەسەلەی کۆچکردن بۆ دەرەوە بابەتێکی ئاساییە کۆچ هەمووی خراپ نییە کۆچ ئەچیتە دەرەوە کۆچ هەمووی خراپ نییە لە ڕابردووە بڵێ کاکۆگر ئاماژەی بەوەدا کۆچی یاسایی و کۆچی نایاسایی لە ڕابردووە بەرنمەیەکە بوو ناوی بەرنامەی تواناسازی بوو ساڵانە گەنجەکانمان ئەمەلێکیان هەبوو ئەگەر یەکەمی زانکۆ بن ئەگەر ماستەرێکیان هەبێت ئەگەر ماستەریان نەبێت ئەگەر دکتۆرایەکیان هەبێت بۆ کۆرسێک بۆ سەفەرێک بۆ وەرگرتنی شادەیەک ڕوو لە دەرەواکەن ئەمەش ڕاگیرە باشە ئەمە کۆچی یاسایی بۆ مە حاڵەتێکی تەبیعیە کەسێک پارەی هەیە بە پارەی خۆی ڤیزایەک وەرەگرێ وەڕوا سەردانی وڵاتانە کە حکوومەت بۆی دابین نەکردووە ئەوەی ئێستا هەیە حکوومەت سەبەبێتی ئەوترێ حکوومەت دوای کردووە هاوڵاتیان و گەنجان زیاتر بێ هیوابن. من یەک پرسیارت لێ یەکەم لە کۆبوونەوەکان ڕێککەوتن لەسەر پرسی سەرۆکی هەرێم ئێستا هەرێم من ئەڵێمەت و بەشێک باسم کرد بەشێک لەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە زۆربەی تر توێژی گەنجان بوونە قوربانی قوربانی ئەم قەیرانانە بە تەکید و خزمەت گوزاریەکان بۆ گەنج و دوا ڕۆژیان بۆ گەنج ئەمانە هەمووی پێویستی بە وەڵام هەیە و پرسیارێکی گەورەیە لەسەر ئەوی من متفقین لەگەڵی وەڵامەکە لای من یادگار وەڵام لای ئێمە نییە من ئەمڕۆ ئیمزام کردو وەزیری وەرزش و لاوان و ڕۆشنبیری بێتە پەرلەمانی کوردستان ئەم پرسیارانەی ئەم گەنجانە لە وەزیرە ئەکەین وەڵامی پێ بێ وەزیر بێتە پەرلەمان و وەڵاممان بداتەوە من ئەمڕۆ ئیمزام کردووە یەک لەوانە بووم لەگەڵ هەواڵەکانم ئیمزام کردووە کە وەزیر بێ وەڵاممان باتەوە من لە جیاتی حکومەت وەڵام نادەمەوە بەشی من وەڵامدانەوە نییە. کاگامان وەزیری وەرزش و لاوانە ئەبرێتە پەرلەمان هەست ناکەی کات کوشتنە یعنی چی لێ پرسم ئاسای سحری پێ بڵێت مادامیەوە منتان بان کردوتە پەرلەمان و لێمە پرسنەوە ئەوەی تر منیش بەخۆمە چمەوە و مادام و کێشەیە بە عسایەکی سحری هەموو کێشەی گەنجان چارەسەرەکەم نایڵم کەس بڕوا بۆ دەرەوە ینی بەداخ ناکە ئێمە کات کوشتن بێ بەداخەوە هەچ کاتێویستی مەسەلەیەک
پەردەپۆشکەی مەسلەیە ڕاستی وێڵکەی یانونکەی لە بەرزای وڵاتیان لیژ نەبێنە و پەرلەمانتار ڕێز حرمەت بۆ پەرلەمانتارەکەی بۆ دەستگاکەش کە وەزیری وانگەن واتە بەڕێکردنی کاتە و تەنیا شاردنەوەی ڕاستیەکانە و تا ئێستا لە هەرێمی کوردستانە لەونە دوو تا ئێستا بڕاردنەوەی دەستگای پەرلەمانمایە بەشەڕی چ وەزیرێک متمانی لە سەندایەوە چ وەزیرێ لابرا چ لێپرسنەوەکرا دادگا چ گەندەڵێکرا فەرحانەڵێ لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیان دۆخیان باش بوو گەنجانیش دۆخیان باش بوو بەڵام ئێستا دووشت ڕووی لە ئێمە کردووە قەیرانی دارایی و شەڕ ئەڵێت هەر وەزعەکە وابێ لەوە زیاتریان پێ ناکرێت ببوورە من بەو بەڕێزە بەو برادرڵم تاوان ڕووی دەون بۆ بەڕێز بەڵام وەکو نوێنەر هەم وەکو پەرلەمان و هەم حکومەت لێرەنی من دەڵێم 2 ساڵە لە قەیرانە هەنێ کوردستان ئێخۆ 2011 و 12 و 8 و 9 قەیرانمان نەبووە بەداخەوە ژێرخانێکی ئابووری دەیان ملیار دلار هاتوتە ئەم هەرێمە بەداخەوە نزانەوە بەکاربێنرێ بەداخەوە ینی گەنج بێ بەش بۆ هاوڵاتی بێ بەش بۆ سەرەتایی ما بووە هەرێمی بۆ هاوڵاتی مەرێمی کوردستان ئاوا کارەبایە ڕێگەوبانە خزمەتی تەندروستیە شوێنی شتەجێبوونە سەکەنە کەتی تایبەتە ئەمان هیچ بۆ هاوڵاتیەک نییە وەچینی گەنجان تەنیا بوونەتە قوربانی دەستی هەردوو حیزبی دەسەڵات دەڵێن شتێکی یاسایە چۆن ئاساییەکەمە دەکرێت حکومت متمان لێ بسێنەوە دەکرێت هاوڵاتی بێت سەر جادەوە دەکرێت بەرپرسیەکە هەموو حکومت مسەبیبیان کار کاگامان ژەوترێت لە قسەکانی کاک مەحموود و کاک فەرحانی شاد ینی هەستی پێکرا وترێت بۆ نامەد ئەمە دیاردەیەکی جیهانیە و سیاسەتێکەیە لە عالەمە بەڕێوە ئەبرێت و داواکرێت کە گەنجان بێت نەخێوانیە کاگەرگەر بەعکسەوە ئەنێ وڵاتانە هێندە بێ گەنج و بێت توانان کە چاوەڕێن لە وڵاتی ترەوە گەنجیان بۆ بڕات نەخێوانیە لەبەرەوەی ناوچەکە ناوچەیەکی نائارامە ناوچەیەکی پشێوە ناوچەیەکی مەترسیدارەوە هەموو کاتێ بەڕاستی ژیانی خەڵک مەترسیدار بێ مەجبورە پەنابەرە بۆ شوێنێکیاوە کە تۆ کار لە کەرتی تایبەتە کارێ پێ نێرێ وە ژیان لە مەترسیا بێ وە ژیانە دابی نەکرێ و خزمەتگوزاری نەبێ و بێ ئیش بی وە دەیان و سەدان گەنجمان هەیە دینارێکی گیرفانان نییە تا ئێستا چاوەڕێی دایک و باوکەکەن ڕۆژانەی بنێ یان جدی نییە یان حەز خولیاکانین بەجێنێنێ نەتوانێت بچێتە شوێنێکەوە کە بەدڵی خۆی لە کۆفیە دانیشێ دەسێشل بگرێ بچێت لە یاریگەکان وەرزشکە بچێت بۆ مەلەوانگان مەلە بکە یعنی هیچ خزمەتگوزاری بۆ گەنج دابی نەکرا نەک بۆ گەنج بۆ هاوڵاتیان یێرەی کوردستان چۆن ئەمە ئاساییە بەڕاستی ئەم قەیرانە ئەمەی کە سەبارەت بەو ململیان ئاماژەت بە ململانیەدا لە ئێستا ئەوترێت ململانەی نێوان حەزبەکانی هەرێمی کوردستان پشکی شێری هەیە لە بێئومێدکردن و بێهیواکردنی زیاتری هاوڵاتیان بۆ نمونە لە دوای 19 مانگەوە بزوتنەوەی گۆڕان ئەڵێت سەرۆکی هەرێم ویلایەتی کۆتاییات و فراغی یاساییە و سەرۆکی پەرلەمان و مارەسەی سڵاحیەتەکانیەکە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت نەخێر هەموو دەستورناس و دەستورزان و دەستورنووسی گیان کۆ بکەنەوە کەس ناتوانێت بڵێ کە سەرۆکی هەرێم ژێنی شۆڵ بوو و ناتوانێت ممارەسەی سڵاحیاتەکانی خۆی بکات لە ئێستا لە دوای 19 مانگەوە تا نزیکی 30 مانگ چەند کۆبوونەوەیان کرد هیچ ئەنجامێکمان نەبینی بەداخەوە هیچ ئەنجامێکی هەبوو بەداخەوە ئێمە مافناسنین و یاساناسنی و ئەمە کاری یاساناس و پەرلەمانتار و داوم دەستگاکان بەداخەوە هۆکاری سەرەکی ناپشێ و دەرونی هاوڵاتیان هەرێم و وەگەنجانیش حکومەت و ئەو پێنجلایەنە سیاسێ هەچ کاتەویستی قەیران دروستکە کۆبنەوەی پێنج خۆڵی دانێ بۆی هەموو ڕاستەکان ون بێ زۆر سپاس دەکەم کاک مەحموود کاک گردێمەوە لە ینی کاگامان جەڵێ هەر کاتێ ویستی قەیران دروست بکات هەر کاتێ ویستی هاوڵاتیان مەشغوڵ بکات کۆبوونەوەی پێنج خۆڵی ئەکرێت یعنی لە دوای 19 مانگەوە ئێمە چەند کۆبوونەوەمان بینی ئەنجامێکی نەبوو باشە یەک پرسیار کاک مەحموود یعنی ئێمە پرسیاری هاوڵاتیانە ئێوە هەمیشە پێنجلایەنەکەی بەشداری حکوومەت ئەڵێن هەر بڵێت کاکە بۆچی ئەو شتتان نەکردو ئەڵێت کاکە داعش بەسەر سنوورە بڵێ بۆچی ئەو شتتان نەکردو ئەڵێن کاکە حکوومەتی بەغا بودجەی بڕیوە بڵێ بۆچی ڕێگاوبانەکان باش ناکەن ئەڵێ کاکە پارەمان نییە بڵێ بۆچی ئەمە ئەی باشە خۆتان بۆ ڕێک ناکەن باشە ببوورە ئێمە دیارە پرسی گەنجان و پرسی کۆڕە و ئەو پرسە گرنگەکە ئێمە لە پێنادا ئەمە پەیوەندی بە حیزبەوە نییە ئەمە پەیوەندی بە سیستەم و بە حکوومەتەوەیە بەڕاستی پێنج حیزبەکە لەسەر ئەو فراغی یاسایی فراغی سیستەم فراغی قانونی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە تا ئێستا ئەو لەزمەیە بەدەست حکوومەتەوەدا کە حکوومەت ببێ بە پاشکۆی حیزب ئەمیان خەتەرە یعنی لە هەموو دنیا ئێستا من زمانێکم لە سوید بەسەر بردو ئەو برادرانە ئەوروپایان بینیوە من یەکشت بە جەنابەت دەڵێم من لە سویدا تاوەکو ئێستا ئەوەندەی نوێنەرایەتی ئەحزابم بینیوە لە سۆمال دواکەوتوترین وڵاتە بڕۆ قونسڵ و سەفارەتی بەڵام لە ستۆکۆڵمە بڕۆ نوێنەری حیزبی پارتی هەیە نوێنەری یەکێتی هەیە نوێنەری حیزبی دیموکراتی هەیە نوێنەری پارتی ڕۆژگەر هەیە نوێنەری نازانم چییە هەرەکە عەلەمێکی ئەمە خەتەرەکە لەوەی ئێمە ممارەسەی دەوڵەتداریمان سست و لاوازە
سیستەمەکە وا دەکات لە ماوەی 20 ساڵی ڕابردووە نتوانێت ئەو هەلە کێ بەرپرسە لەمە کاک محمود کێ بەرپرسە ئەو حکوومەتە لە حکوومەتە کێیە وردی کەرەوەتکایە یعنی با وردی کەینە حکوومەت کێیە حکوومەت کێ حکوومەت ئەو دەسەڵاتێک هەیە با پێ دوو هۆکاری هەیە هۆکارێکی مۆزوعی هۆکارێکی ذاتی هۆکارە مۆزوعەکەی ئەوەیە هەندێشت لا ئیرادیە بەدەست تۆ نییە وەکوی کورد تاوەکو ئێستا ئەم حکوومەتێک کە هەمان حکوومەتێکە بەشێکە لە حکوومەتی عراق تۆ حکوومەتی سربەخۆنی وەکوی ئەو وڵاتانی تر هەیە نسکەی پارەت هەیە نەعلەبی سربەخۆت هەیە نە دەرچەت هەیە بۆ ئەوروپا مادە ئێمە سبەینێ تورکیا ڕێگەمان لێ بگری هیچ پێ ناگرێت ئەمە بەشێکە لە هۆکاران کە شتێکی مۆزوعیە تۆ لە پیلانێکی نێودوڵەتیات خۆشبەختانەوە ئێران هەرگە ڕێگەمان لە خاتەوە یعنی تۆ تاوەکو ئێستا جۆرێک لە جۆرەکان وەکو چۆن لە 20 ساڵی ڕابردووە زەوتیان حکوومەتەکە ساویلکەی و نازەم کەیفی یەکگرێ ئەوە عینە ئەمە بەشە مۆزوعەکەی کە پەیوەندی بە سیاسەتی دەرەکیەوە هەیە و مەترسیشە ئەمە خاڵێک مەسەن ئێمە لە ڕابردووە ئۆتۆمانە ئابووری سربەخۆ ڕاگەێنین حکوومەتی سربەخۆ ڕاگەێنین بۆ ئەمانە هیچی نەبوو خاڵێکی تر کە زاتیە ئەوەی پەیوەندی بە خۆمانەوەی نەمانتوانیوە ئستعابی ئەو بکەین ڕۆژت دەولەمان نییە ینی تاوەکو ئێستا نەمتمانە هەیە نە ئیرادە هەیە بەشێک لەوانە لەو کەم و کورتامە هۆکاری کۆچ گەڕانتەوە بۆ حکوومەت هەموو شتەکان گەڕانەوە بۆ حکوومەت و دابەشت بەسەر هەندێک هۆکاری بابەتی و هەندێک هۆکاری خۆی و خودی باشە ئێوە کە چوونە حکوومەتەوە متمانەتان نەبوو بە یەکێتی و پارتی ئەزانی ئێمە چینە حکوومەتەوە بەو ئێمە من هەموو حیزبێک کە دروست دەبێت بە تایبەت سەرەتا کە بە ئۆپۆزیسیۆن دەست پێەکە نەهج و بەرنامەی چییە نەهج و بەرنامەی ئەوەیە بتوانێت بچێتە حکوومەت و ببێ بە وەسیلە بۆ خزمەتی خەڵک ئێمە خۆ بۆ دروست دەبووین تامردن ئۆپۆزیسیۆن بۆ ئەوە دروستبین توانیمان لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنە هەم شناسی خۆمان هەم داواکاریەکانی خەڵک ئەو کەم و کورتانەی خەڵک گەڵاڵی بکەن و پێشکەش بە خەڵک بەڵام ئێستا نامەیەکم بۆ دوو پرسیاری تیا کراوە یەکێ لە پرسیارەکانەوەی دواتریش پرسیارەکەی تر شەر بۆ جەنابتی ناردووە ئەڵێ ئۆپۆزیسیۆن دروست بوو لە ڕێگەی بەرنامەکانەوە بۆ نمونە کاک عەلی حەمە ساڵح لەسەر شاشەی کەناڵی بزوتنەوەی گۆڕانەوە دەرەکەوت هەموو شتێکی وردەکردەوە وت بە هاوڵاتیانی وت ئەمە بودجەیە ئەمە تێچوونی نازانم چییە ئەوەنە پارە سەرفکراوە بۆ چی کڕینەوەنە پارە سەرفکراوە بۆ بە هاوڵاتیانتان وت ئەمە هەموو مافەکانتانە بەڵام نەتانتوانی یەک ماف لەوانەی ئاماژەتان پێدا هاوڵاتیانتان پێ هۆشیار کردەوە بە قسەی خۆتان بۆیان وەربگرنەوە ئێستا یەکێ لە مەترسیەکان کە یەکێتی و پارتی ملاحەزەیان لەسەر ئێمە هەیە ئەڵەن ئێوە پێیەکتان لە دەسەڵات و پێیەکتان لە ئۆپۆزیسیۆنە یەکێ لەو کۆتوبەندانەی کە بەسەر ئەکرێت دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆنیش بن ئەکرێ ئەزانی چۆنە من لەنا حکوومەتە حکوومەت بەڵام لە پەرلەمانە جۆرەکەم لەوەی کە دەنگی خەڵک بگەن تۆ شۆن دەنگی خەڵک بگەنەوە لە نۆزدەی ینی ڕێژەی یاساییتان بۆ کۆ نەکرایەوە بۆی دانیشتن و قەرار لەسەر شتێ دوجار گەڕانەوە بۆ حزب و مەسەلەی سازان گرنگەوە ئێمە جەختمان لەسەر هەڵوێتی خۆمان کردەوە گرنگەوە ئێمە جەخت چی بەو گەنجانە جەخت چی بە هاوڵاتیان و دەنگ دەرانتانە بەخشێ ئەزانی ئەو پرسە یاسایە لەگەڵ ئەم پرسێکی ئێستا لێ کۆبوونێتەوە پرسێکی دوشتی جودان ئەگەر چی پرسێکی یاسایی ئەمە پرسێکی سیاسیە پرسە سیاسیەکەش کە ڕێککەوتن یاسایەکە بەلایان بێت ناوانیە ئێمە ئەزان چی سیاست لە پێناو جێبەجێکردنی یاسا و قانونایە تا ئەو کاتەی بتوانین یاسامان پێ جێبەجێکە ئێمە بە هەوڵ بدەن یاسا سەروەر بە پێی یاسا نابێت ینی هاوڵاتیان ئێسەیەکێک لەو شتانی کە هاوڵاتیانی بێزار کردو نازانە سەرۆکی هەرێمیانەیە یانیانە ئێوتان لە 19 مانگەوە سەرۆکی پەرلەمان سەرۆکی ممارەسی سڵاحیاتی سەرۆکی هەرێمەکات کردن ئەخر دەزانین چۆنە ئێمە گرنگ ئەوەی پێداگریمان لەسەر هەڵۆی خۆمان ئێستا سوونی لەسەر بەلای ئێمەوە بەپێی یاسا بەپێی دەستور بەپێی قانون بەپێی هەموو پرسە ناوخۆی و نێودوڵەتەکان لە دوای 20 مانگ سەرۆکی هەرێم لە فەراغی یاساییە ئەچێتە جێگەی ممارەسەی سڵاحیات و دەسەڵاتەکانیەکە بەڵێ کێ ئەچێت ممارەسی سڵاحیاتەکانیەکە پێش 19 مانگ چەندتان ئێستا ممارەسەی دەسەڵاتی وا لە پرسی نەتانوت لە پێش 19 مانگ نەتانوت ئەوەی ئێستا هاوڵاتیان بەدەستیەوە ناڵێن و شەو ڕۆژ کۆبوونەوە ئەکەن لە پێناوی و هاوڵاتیانتان مەشغوڵ کردووە ئەم یەکشەمە ئەبدەن بەدەستی ئەو یەکشەمەوە ئەوە نەبوو کە وتتان لە دوای 19 مانگەوە سەرۆکی هەرێم کورسی سەرۆکی هەرێم چۆڵە بێت و سەرۆکی پەرلەمان ممارەسی دەسەڵاتەکانیەکە تا 6 ڕۆژ وابوو ئێستا بۆ خۆتەزانی لە دومای ڕابردووەدە بۆ خۆتەزانی لە وەستانی فەستی تەشیحا بووینە تازە پەرلەمان کەوتوتە سەر یەکەم کۆبوونەوەی لە هەفتەی ڕابردووە کردووە لە کۆبوونەی لە هەفتەی داهاتوو کۆبوونەکانی خۆمانەکەین ئێمە بە پێی یاسا و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانی شەکانی خۆمانەکەین بەڵام وەڵامی پرسیاری من نەدایەوە ئەخر وەڵامی پرسیارەکە چی ئەوەی وتم سەرۆکی پەرلەمان ئەتوانێت لە جێگەی سەرۆکی هەرێم یەکی امزا بکە ئێستا بەڵێ ئەتوانێت کاکۆ من وەکو شخصی خۆم نەگۆکوی ئەلامیەک ئەگەر بینەرێک بم بە دیار بەرنامەیەکەوە دانیشت بێتم هەستەکەم جوابی پرسیارەکانم نادرێتەوە
جوابی پرسیارەکانی ئەم پێشکەشکارە نادرێتەوە. هەستەکەی لە نێوان کەوانەیەکە خۆدزینەوە هەیە لە باسەکەەوە چین بەلای باسی ترا و ئەستی مۆزوعەکەمان لەبیر کردووە. من دەتوانم وەڵام بدەمەوە لە باتی ئەوان لەبەرەوەیەکتانە بۆ قسەی گەروادەمی بەرپرسیارەتێکدانا پیاوی سیاسەتیش زۆر جار خۆدت دزیتەوە لە پرسیارەکان ئەگەر نا بەڕاستی ئۆپۆزیسیۆنی ڕابردوو لەگەڵ ئێستای بەس خەریکی دابەشکردنە لەگەڵ دەسەڵات بەڵگەشمان بۆ ئەوە چییە؟ پارتی و یەکێتی لەگە هەر سێ حیزبەکەی تر لە دامەزراندنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هەر پێنجیان بوونە شەریک بەڕاستی هەیە ئێستا هەڵە بزە دابش دەکەن کورسی و کۆمەڵچی دەوێت یەگرتوچی دەوێت گۆڕانچی دەوێت یەکێتی تێ پارتی ئەو گەنجانێک کە لەم وڵاتەن تەنانەت ئەوەش نا ئێستا ئێمە لە بێئومێدی دەژین ئەگەر بەو زمانە قسە لەگەڵ خەین بێئومێدتری دەکەین من بە تۆ دەڵێم چێ لە ناو پارتی و یەکێتی و هێزەکانی تریش جورئەتی ئەوانێ هەر خەریکن کوڕەکانی خۆیان دەکەن بە وەزیر کاکە پلیان پێدەدەن هاوڵاتی چۆن لە ژیانی دیموکراسی دەژیێ کە من ئێستا تاکێکم هیچ ئومێدم نییە سبەینە من پلە و پام و پێگەم هەبی لەو کۆمەلگا چکە خەریکی کوڕ و کچەکانیانن چەند بە تۆ ناژبیت هەرچ بیت ئاسۆی کاکە دموکراسیەت و مافەکانی مرۆڤ و مافی خەڵک لەم چوارچیەوەیە بەڕاستی یعنی ئەوەیە کە خەڵک ئومێدی هەبوو گۆڕان ئەم هەموو دەنگە دێنێ خەڵک ئومێدی هەبوو ئەوە نەمێنێ بەڕاستی نێ لەگەڵ پارتی و یەکێتی قایم قام و مدیر ناحیەی دابشکە بڵێ لەسەر ئەساسی کەفاءەت توانە خەڵکی پسپۆر پارتیەکی باش لە شوێنێکی هەمومان تەیید دەکەن یەکێتێکی باشی هەمومان گۆڕانێکی باشی هەمومان تەیید نەک ئەویش بێ ئەوەی گۆڕان نەبی ژیانی ئەوەی پارتی نەبی ژیانی زانکۆ وەرە یەک بازرگانم لۆ بینە لەم کۆمەلگای ئێمە توانای دارایی هەبێ گە شەریکی پارتی و یەکێتی ئەو هێزانە نەبی وڵات بەم مۆدێلە بەڕێوە ناچی بێئومێدی نابتە ئومێد بەخش و گەنج کەواتە با بێنە سەر باسی فەرق و جیاوازی و ئەو جیاوازیە چینایەتی لە نێوان گەنجێک ئەڕوات سیارەیە کە کرێت بە $40 بە $70 هەمووی هەیە بە بەڵگەوە سیارەکانیان وازح و ئەزانرێت چین لەگەڵ گەنجێکە ناتوانێت پارەی ئینتەرنێت بات ماگانە 20,000 بات ئینتەرنێتی هەبێت دەبێت شتێشتریش بڵێن کە ممکنە حزبیەکان نێڵێن ئەمڕۆ حزبی سیاسی بەبێ ئیستثنا متخلفترین مؤسسە ئەو کۆمەلگایە بەس بەرهەمی گەندەڵی دێنێتەوە حزبی سیاسی بەس نەعەدالەتی بەرپا دەکا حزبی سیاسی بۆ مانەوە و بەردەوامێتی خۆی پێ لە هەموو شتێک دەنێ گەنجی دەڕوا خەڵک لە ئاو دەخنچێ ژن و مێرد لە یەک جودا دەبنەوە دەبێ ئەو حەقەتە بڵێ دەبێ حزب خۆی ئیسلاحکە معناوە نیە کۆمەلگا نابێ حزب بی حزب سەرچاوەی ژیانی دیموکراسی کۆمەلگاکانە بەڵام بەم مۆدێلە ئێستا بەڕاستی گروپی مافیایین مەسئلەی دیموکراسی و ئاڵوگۆڕ و ئاشتی ئێستا ئەم وڵاتە هەمووی بسووتێ ئەم خەریکە چۆن لە حکومەت بینێتەوە ئەو خەریکە چەندی بەبەر دەکەوێت لەو حکومداری ئەگەر نا حەقەتەکە وایە یادگارجان ئەم مەساحە کوڕی مدیر عامێکم بۆ بێنەوە لەم کۆمەلگای کوردستان کابرا بۆ شەڕی کورسی دەکات خۆش نەژێ لە بەرنامەیەک وەکو ئێستا ئەوترێت کاکۆگرەوتری ئەوانیش کۆچەکەن ئەوانیش سەفەرەکەن ناو بۆ خۆشی دەچێت لە شوێنێکی باشدا دەبەزینە مەترسیێنە لە بەحر خۆی لە بەحر دەدا ئەوەی ئێستا دەبێت دوو شتێ دوای کەینەوە تکایە کۆچ بە حاڵەتە طبیعیەکەی طبیعیە بۆ مرۆڤ هەر ئێستا هەموو گەنجێکی کورد بچێ ئەوروپا بینی شتێکی جوانە تەسیریشی لەسەر هەمووی لەوێ بخوێنشتی باشە بەڵام ئەو کۆچی ئێستا کۆچێکی ناهەوادەیە بێسەروچێ نازانێت لەبەر قاچاقچی غەدری لێ دەکات لە ڕێگا دەخنچ تا دوای ئەمەی ئێستا ڕوودەدا ئەمە ناومێدیە ئومێد بەخشی نییە بۆ گەڕانێکی باشتر نییە لەبەرەوە دەبی یەکلاکەینەوە بە شەکەی تری بەسەراحات ئەم بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەبووە لەو 23 ساڵە و تا ئەمڕۆشی لەگەردابێ چارەسەری کۆنکرێتی بۆ نەدۆزینەوە بە حەقەت ئەم هەرێمە باشتر نابێت هەموو ئەو نەیتوانی بیدۆزێتەوە یان نەیویست بیدۆزێتەوە هەر سێ حاڵەت تێدا بەڕێی منی شخصی یەکەم بەشێکی مەقسوودە خەڵک بە متەخەلیفی بمینێتەوە لەوەی جێردەستە بمینێتەوە یعنی ئێستا ئەو عیلاقە ڕێعیەی حکوومەت لەگە خەڵک دروستی کردیە لە هەرێمی کوردستان 4 ملیۆن مرۆڤ با 5 هەبێ کاکە 5 ملیۆن هەبێ 1,200,000 کەس موچەخۆر بێ ئەمە چ مۆدێلێکە لە ئەمریکا 300 ملیۆن بەشەر هەیە 2 ملیۆن مۆزەفی حکومی هەیە پێم ناڵێ ئەمە چ مۆدێلێکە دروستەوە بە متعامیدی دروستی کردی ئەوی دەکاتە پۆلیس ئەوی دەکاتە بندیوارە ئامانجەکەی چیا و ملکەتی لە بۆی ژێردەستی بی مثلا پارتی چ قازانج دەکات لە کەلار دەیان خەڵکی تعیین کردی چ قازانج دەکات لە بەخمور دەیان کەس تعیین کردی بۆ وەلا ئەمە متەقەسیدە دوو بەشێکی نەزانیە نایزانێت خۆی ئیدارەی بەڕێوە نەبرد یا عمری وڵاتەکە دو نازانێت چۆن وڵاتێکی باش بڕێوە بە نازانێت چی بکە و ناشڵێ نازانم ئەوە مشکلەکەی ناشڵێ نایزانم و خۆی زۆر پۆمیم ئێستا لە مەسئولێکی حکومی پرسی هەر کوردستان ئەوەی چکە من بە حکومی سەفەرکردنم بینیتم
لێگەڕێی دەڵێ کوردستان لە ئەمریکاش لە پێشترە لە ئەوروپاش لە واش نییە گەلێ لە دواوەیە گەلێ لە خاڵی سێم بە حقت پەیوەندی بە ئەو ئەزمونگەرایی یا ئەو مۆدێلە لە ذهن و فکری سیاسەتمەداری ئەم کۆمەلگایە کە لای خۆی پێی وایە ئەم پرۆسەیە بەم مۆدێلە باشترین نموزە پێشکەشکردی کە بەڕاستی نازانێت خراپترین نموزە پێشکەش زۆر سپاس دەکەم کاک فەرحان گوێت لە تەواوی قسەکان بوو قسەی کەست بۆ دووبارە ناکەمەوە بەڵام یەک پرسیار کە ئەم هەموو نائەدالەتیە هەیە کە ئەم هەموو جیاوازی و فەرقەچینایەتیە هەیە کە ئەم هەموو بێهیوایی و بێئومێدیە بڵاو کراوەتەوە بەرپرسانی ئەم هەرێمە بە تەواوی حزبەکانەوە وانەی لەناو حکوومەتن کەی بە ئاگادێنەوە بەڵام لەناو هەموو ئەو بێئومێدیەدا دیسان ئێمە بێئومێد نەبوونە لەوەی کە دەبێ ئەم وەزعەت چاک بکرێتن ئەمە مهمە ئەمە ئەم پرسانەی ئەو وڵاتە بە پەرلەمانەوە گەنجێکیش ئەو گەنجە شێوێدانی ئێمەی بەرپرسان لە هەموو ئەو بێهیواییدا لەگەڵ ئەو فەرق و جودایەکی هەیە لەگەڵ بەشێکی قسەکانی کاک هۆگرم بە تەکید لەبەرەوەی من سەرۆکی لژنەی ڕۆشنبیریشم ناتوانم قسەی وە نەبی بە هیچ شێوەیەک ئاعتیباری خۆم ناخەمە ژێر پرسیارەوە ئەم قسانەی ئەو کە ڕاست نەبن بەڵێ بەڕاستن بەڵام لەگەڵ ئەو بێئومێدیەکی هەشە لەناو ئەو بێئومێدیەدا ئێمە ئومێدمان وێ ئەو وڵاتە دەبێت لەم دۆخە بپەڕێنینەوە بۆ دۆخێکی باشتر و چاکسازی بکرێتن بەڵام چییە مەراحلەوێ وەختیەوێ زانستیەوێ معریفەیەوێ لە ئیدارە لە هەموو شێوازێکدا ئەمە سەبری ئەوێ هەموو ئەم شێوازانەی ئەوێ ئێمە ناکەن تا ئێوە سەبرە تێپەڕێنن وڵات کەسیتیان نامێن کەسی تێ ئەمێنێ باوەڕ بکە ئەوەندەی من لەم مەسلەی کۆچە ئەوەندە زۆر نیگەران نیم لەک لە بەرەوەی کە دیفاع لە شێوازێکی دەسەڵاتیان لەم بەرپرسانە بکەم نا لەبەرەوەی کۆچ هەمیشە دیاریدەیەکی نێگەتیف نییە یعنی لایەنی پۆزەتیفیشی هەیە بۆ نمونە منەوەرانی کورد لە کاتی خۆشیدا هەمویان لە دەرەوە بەرهەمی باشیان بۆ کورد خێزان و مناڵیان نەخنکاوە ئەوان حاجی قادری خۆی بە پێ ڕۆیشتووە بۆ ئەستەمبۆل و پیرەمێد ڕۆیشتووە و مەولانە خالد چووتە ئەمانش بە پێ ڕۆیشتون بە ساڵ ڕۆیشتون هەتا گەیشتونە شوێنێکی منەوەرانی بەراوردێکی نامەنتەقینە ئەم گەنجەی کە ئەچێتن بەڕاستی مرۆڤ لەم وڵاتە زۆر نالی کە سلێمانی جێڵێ لەبەر ئەوەیە کوردەکان لەگەڵێکە شەڕەکەن و گەرمەجاالم بە ئەم شێوازێکی ئێستا مرۆڤ ئەبینی لە جادە ئەڕوا سیارێک ئەبینی قوتیەکی بپسی فرە ئەتا دەرەوە ئەم گەنجە بچێتە دەرەوە کە قوتێکی فرەداتە سەجادە دێتەوە ئەو جارە خەڵکی تر نسیحەتەکە ئەڵێ کاکە ژینگە وایە خەڵک وایە ینی کاک فەرحان ئەفوم کەن یەک قسم ئەمەش هەیە کامتان ئامارێکتان لایە لە 90 تا 2000 تا 2005 تا 2006 دێمەلات بەسەر یەک لەحظە مەجالم هەر بۆ ئەوە کاک فەرحان ئەوەی گوتان طبیعیان مثلا لە ساڵی 1950 کە ئاژانسی با بڵێن تایبەتمەند UNHCR دروست بوو لە هەموو دنیا خۆی 30,000 پەنابەر لە هەموو دنیا ئێستا 60 ملیۆن پەنابەر داوا هیچ داتایەکەیە لە 90 لە دوای ڕاپەڕین تا 2003 چەند کورد ڕووی کردوتە دەرەوە بەتەقریبی بە داتای نافەرمی بە تەقریبی زیاتر لە 90 تا ئێستا لە ملیۆنی تێپەڕانەوە کورد زۆر سپاس زیاتر لە ملیۆنێکمان ڕۆشتوتە دەرەوە ماشەڵڵا لەسەر جادەکان کاک فەرحان ماشەڵڵا لەسەر جادەکان کە تێپەڕین لەو شوێنانەی کە مەشروع بخورێتەوە لە سەیرانگاکانمان نەقوت و فڕێ ئەدرێت لە توێکڵەمۆز فڕێ ئەدرێت ئەو هەموو سەقافەتە هاتۆتە کوردستانەوە ماشەڵڵا من حەزەکەم شتێک ڕوون بکەمەوە ڕووی دەرەوەی سیاسەتی دنیا بۆ خەڵکی خۆمان ئاسان بکەین تەماشای مێرکل چه پەیامێکی داد جیهانی ئیسلامی ئەم ڕۆژانە گوێتان لێ بوو مێرکل ئەمە پەیامێکی سیاسیەکە کە بێت تێبگەین ئێمە چیە ئەڵێ سعودیە دەرگاتە بۆ ناکاتەوە من دەرگاتە تەنیشتانە منیش حەبەشەمە وەرن لە لام یعنی مەبەستی لێدانی ئەم منطقەیەشە لێدانی ئەم سیاسەتەیە بەتاکی سیاسی ئەدەن لە پەرەی ئەمەدا سالارتر لە سعودیە وڵاتێکی مستەبیدی خراپە خەڵک بۆ من دیفاع لەمانە ناکەم بەڵام ئێستا ئەحسایەکەیە بەداتا قساکەین بحري قطر وإمارات لسطا هشتاي أجانبة يعني سطا بيستي خومالية من دفاع لو أنا ناكم تماشيكا سطا هشتاي أجانبة كويت سطا حفتايا سعودية بو خرابي بو دولة الراديكاليزمي إسلامي شو وهي سطا تشلي بيغانية يعني وانا بيتن والله بس أوان خلقيان ورقتوا هيج دولة تكلي ركبتوا سوشيال ميديا أستاذ إيش هي شتيكي تر آخر نقطة أم أوروبا قارة عجوزة كاك قارة بيلا قارة كي استا لسطا جنجا نبا ولا ولاتا لا دواي 66 سالي ترى لبريطانيا خلقي نامي لخلقي بريطاني بو اقدر ايوا سياستي اقدر بن اوان ايدي عامليان يا جنجا بيلن قارة عجوزة
مەدروسە لە هەموو قاڕەکان چاوەڕێنم پەنابەرانە بڕۆن لەوێ ئیشان بۆ بکەن تەماشای بکە لە پاش چەند ساڵی ئەم سیاسەتە سیاسەتێکی مەدروسە ئەوروپا پەیڕێویەکە لەبەرەوەی گەنج نەما لە ئەوروپا گەنجیانی هەموو پیرن وڵاتەکەیان 16 پیرە ئەمە من ئەەکەم پشتی بە بەس دوو شت دەبی ڕاستکەینەوە یەکەم کاک فەرحان بەس بۆی بتێنەپەڕی یەکەم بۆ نمونە لە کوێیت 80 لە سەدی دەستی کار بێگانن بەس دەزانی هەیە 50 ساڵە لە کوێیتە ئیقامەی نەبووتە کچەکەی ژنەی کوێتی نایدەنێ زەمان نییە سۆشیال نیە دەبی ئیشکە کرێکاری وەی تا دەژێت ئەوروپا سۆشیال نیە ئەوەیە دوو حەز دەکەم شتێک پێ بڵێم ئەگەر بەس دەستی کاربی ئێستا جەنابەت یا من دەچینە ئەڵمانیا ڕەفز و تەڕدی وەردەگرم لەبەر چ لەبەرەوەی من لە ژێر بۆچی ئەم هەموو پرسیارە لە خەڵکەکەن یەکێک بەڕاستی لە نەهامەتی هەڵنەیە لزوئی نادنێ لێرار بۆ داوای پار بۆ داوای داوایان نەبوو بۆچی بزەبت ئەم ساڵکە ئەم وەزع لێرە لە هەرێمی کوردستانی ئەو داوای گەنجەکان لەخواخواسێتی گەنجەکان ئەزانی من بە جۆرێکی بیرەکەمەوە وە لێرەشا دەبێ هەمووان ئیدانەی مووقفی وڵاتانی خەریج بکەن لە پێشا سعودیە ئیمارات ئەبوظەبی کۆیت کە بۆ لەبەرەوە ئەوەی لە وڵاتانی خەلیج و عەرەبی ئەخۆمی ئەوە کۆیلایەتیە کە نیزایەتیە تاوەکو مافی مرۆڤ نییە یەکێ لە شتەکان کە لە ئەوروپا بە تایبەت ئەوروپای غەربی هەیە 100% جێبەجێکردی جارنامەی گردردونی مافی مرۆڤە ئەنی من بۆ خۆم 12 ساڵ لە سویدا ژیاوم ئەوە مقارنە ناکرێت بە وڵاتانی خەلیجی ئەوەی لە کۆیت و لەو شوێنانە ئەکونجە تاوەکو ئێستا بە جۆرێک لە جۆرەکان وەکو بەنگلادیشی هەولێر ئێرە ژوایە کاکە ئێستا ئێمە تەقلیدی وڵاتانی خەلیجەکەین هەموو ئەوانە لە ڕێگەی کۆمپانیاوە خەڵکێک دێنی من لەم ڕۆژ شتێکم بینی کچێکی تایلندیان هێناوە لە کۆیت کابرا تا بتوانێت لێ دادوای بزماری کوتاوەتە قاچی کاکە ئەوە کۆمپانیای هێنێ مانگی 500 دلار دادێ هەر کاتێ بێ پولێکی بێنە دەریەکە بەڵام لە ئەوروپا کە تۆ ئیقامەت وەرگرت پەرلەمانی ئەوروپا ناتوانێت دەرت کە یعنی تۆ کە تۆ دو هەموو کەسێک لە ئەوروپا دوای من مەبەستم ئەوەیە پەیامێک بگەینم کە لێم کاکە ئەم دەرکاکردنەوە بە ڕووی پەنابەراندا لەم منتەقە لەم کات و ساتەدا پەیامێکی سیاسی ئەوروپایی بگەینێ لەوەی زیاتر لەوەی کە مرۆڤایەتی بیتن بۆ ئاگاداری خەڵک 13 ساڵ ئەڵمانیا تاکو ئێستا تووشی دەرونی بووە خۆی کوشتووە هیچ ئیقامێکی نادرێت سیاسەکەی لەکوێ بەس ئەو سیاسێکی هێرەوە تەناقوزەکە یەکەبوونیە لەگەرەوە لە پێویستیان بەگەنجە بۆچی 11 ساڵ دایانەیەکی پێنادات بەداخەوە ئێستا دۆخەکە زۆر مەترسیدارە بۆی وڵاتانی ئەوروپایەتی ئەوروپا لەژێر هەڕەشایە کە بەڵام دوجار ئەوروپا بەرپرسە لەوە لایەنە ئینسانیەکەیان لە پێشاو بتویا لایەنە سیاسیەکە لایەنی ئینسانیە چیە کاتێک دەڵێن پەنابەر وەردەگیرێ پێشتر هەڕەشەکە بە سیاسی وەستا بوویتە ئینسانی زۆر اتفاقی ئەوروپا ئەچینە لای کاک هەڵمەت لە ئەوروپا لە سەروی ئیسلامی هەموو شتێک کاک هەڵمەت پرسیارەکەی بکات پرسیارەکەمەیە بەڵام دەمەوێت وەڵامەکەی پڕ بە پێست بندرێتەوە ئەتەوێت کێ وەڵامت باتەوە کاک هەڵمەت کامیان وەڵامێکی پڕ بە پێستم داتەوە ئەو با وەڵام داتەوە ئایا گۆڕینی شەخسی سەرکردە و بەرپرسەکانی ئەم هەرێمە نابێتە چارەسەرێکی ڕیشەیی ئەو هەموو خەیرانە و دەربارەی ئومێد لە کاکفەرعان باسی کردووە پەیوەندی بە پرسیارەکەشەوەیە ئومێد 30 سارە مردووە ئەم مامێکم مەفالە و مامێکم شەهیدە پێش ڕاپەڕین بەدەستی باعز ئەمفال کراین کورد ئەمفال کرا ئومێدمانە بۆ گوتمان ئەو سەرکردانە دەتوانێت وڵاتمان بۆ بەرەو پێش بەرێ چمیا باران کراین گوتمان باشە هەر ئومێدمان بۆ سەرکردە بۆ گوتمان دەتوانێت ئەوانە ئومێدێکمان پێبەخشی گوندەکان وێران کران هەر گوتمان دەتوانین ئەوانە وڵاتەکەمان ئاوادانکەنەوە وە دواتر هەڵاتین و لە ئێرانەوە هاتینەوە کوردستان ئومێدێکمان بۆ سەرکردانە بوو گوتمان وڵاتمان بۆ ئاوادان دەکاتەوە بێ هیوایت کاک هەڵمەت بەڵێ ئێستا بۆت باز دەکەم بۆچی سەبەبی بێ هیوایی چییە بێ هیوایی نەکە من هەموو گەنجەکان باسی خۆتم بۆ بکە بێ هیوای ئەوەیە لەم وڵاتێ لە باتی ئومێد لە باتی دروستکەنچیان دروستکردە ئیتیمای حیزبایەتیان دروستکردە لە باتی ئەوەی ئەوان لە بۆنەوەی داهاتوو شۆڕشان کردێ بەناوە بەڵام نەوەی داهاتوو چی بەسەرات ئێستا تەماشا دەکەی هەموو بکراوتە حزبی هەموو دائیرەکان کرایتە حزب مدیری مەدرسە کاتم زۆر پێدا خوا یەک دقە مدیری مەکتەب زاتە عاقبش حزبی ئایا کەیسەکانی سەردەشت و
کاوەگەرمیانی و ئەوانی دوو هەتا بۆ دوایشبان ئەوانە چیان بەسەرات ئایا حزبی نەبن چۆ چارەسەر ناکرێت گەنجەکان بۆ دەڕۆن دەمێ ئەو باسم گەنجەکان بۆ دەڕۆن گەنجەکان مراعاتی کاتی هاوڕێکانت بکە گەنجەکان لەبەرەوە دەڕۆن ئەوانیش قسەیانەیە قسەکانی تۆشەکەن 5 ثانیە گەنجەکان لەبەرەوە دەڕۆن تەنیا ئازادی نییە یاسانی لە وڵاتە دەناخۆوان دەزانن لەوانەیە بخنچێن لەوانەیە دەربەکرێن سپاس دەکەم زۆر سپاس کاکەڵمەت زۆر سپاس کاکاکۆ فەرموو کاکاکۆ دەستخۆشی لە بەڕێزان دەکەم بە خراتی میوانەکان دەکەم بە تایبەتی بەڕێز کاگاماج و کاکۆگر زۆر بەڕاستی داکۆکیان کرد لە مافەکانی گەنجان پرسیارەکەی من زیاتر ڕووی لە کاک فەرحان و کاک مەحموودە کاک مەحموود سەرەتا من گلەیەکی گەورەم لە کاک مەحموود هەیە کە سەرەتا وەکو ئۆپۆزیسیۆن هەندێک بەڵێنیان دا بە خەڵک من ئەبێ سینگی فراوان بێ بۆ گلەیەکانمان کە دواتر چوونە ناو حزب بەشداری ئەحزاب حکوومەتیان کرد ئێستا هەست دەکەم خۆیان دەچنەوە لە خەڵک ئەمە جۆرەکەی کاک مەحموود کە دەڵێن کۆبوونەوەی پێنج قۆڵی و لە ئازارەوانە تا ئێستا یەکشەمان و چوارشەمان ئەمە بۆتە بەرنامەیەکی ئێوارانمان کاک فەرحانش کەوتی ئێمە وەزیری ڕۆشنبیری بانگەکەین و لێ پێچینەوەی لەگە دەکەین و ئێمە ئیشاءالله هەندێک شتێ بۆ خەڵکان ئێوان لە ئازار تا ئێستا هەندێک لە توانەسازیان ناردە بۆ دەری وڵات تا ئێستا ناتوان بێنەوە شوێنەکانی خۆیان ئەوانە لەبەروەی پاریان نییە بۆتان دەرخان بکەن ئەڵێن بودجە نییە چەکتان داوەتە پێیان پارە نییە سپاس دەکەم کاکاکۆ زۆر سپاس دەکەم شتێک تریشمە بکاگەتگار ئەگەر زۆر بە کورتی بێت سپاس دەکەم بەڵێ ئێستا دیاری یەکتر لە هەرێمی کوردستان سەری هەرداوە نازانم هەستی پێ ناکەن بەڕێزان نایبینی نازانم چێت زۆرێک لە دروستکردنی قوتابخانە ئەهلیەکان یعنی بازرگانەکانمان ئێستا هەر یەک و دوو سێ ڕێگەکەون 1000 مەتر عەرز وەردەگرن قوتابخانێکی ئەهلی ئەمە بۆتە دیاریدەکی گەورەکە کەمتر ڕەبتی بەڵێ کاک هەڵۆند سەرەتا سڵاو لەنگۆ ناکەم لە دوو کوڕە خاری خۆم دەکەم کە دوو مانگە ڕۆشتنە بۆ ئەڵمانیا دەمەوێت لێرکانە سڵاوێکیان تێ بکەم سڵاوش لە ئێوە دەکەم پرسیارەکەی من لە بۆ کاک فەرحانە کاک فەرحان جەنابی کاک مەسعود ئەوەندەی کە دەڵێتن 23 عوزێران قابلی قبوڵ نییە یعنی زیاتر لە 20 مەشهد چل مەشهدی هەیە کە لەو کۆبوونەوانە کە کردیتی بە لەگەڵ حیزبەکانی تر با ئەوەندە بیشی گۆ بە قابلی قبوڵ نییە ئەو گەنجانە کە دەڕۆن ئایا ئەوەندەی بیوت باە باشتر نەبوو لە ئەوەندەی کە بدێت 23 عوزێران خۆ 23 عوزێران چی نەکرایان لە ئەنە کوردەکان کردیتیان ئایا ئەو گەنجانە کە سەریان هەردەگرن دەڕۆن ئەوە قابلی قبوڵ نییە 23 عوزێران قابلی قبوڵ نییە زۆر سپاس کاکە هەڵۆند هەر بژیت ئەگەر ئاوا کورد بێت زۆر باشە بێت کاتی ئەوە بێ هەمووتان قسە بکەن ئەوانەی کە ناوێن نووسیوە کاک بازیان سپاس دەکەم ئەگەر تۆزێک کاتم پێ بدەیت من دەڵم کۆچکردنی گەنجان بۆ دەرەوەی وڵات ئەرکێکی نیشتیمانیە لە هەر کوێیەک بستێ خاکمە بێ ئەوێ نیشتیمانمە بەڕێزان من حەز دەکەم کوردستان خاچی من نییە ئەزانی خاچی خاچی ئەم جاش و مستەشار و ئەم کوڕە بەرپرسانەیە کەوا بە ڕۆژانە بەدەیان مۆنیکا بە پێشما ئەڕۆن و شوێنێکیان تەلبەند کردووە و جنسی هەر وڵاتێک بیانەوێت دێتە دەستیان و لە کاتێکا منی هەژار بە من ئەنێرنە بەرەکانی پێشەوە شەڕم پێ دەکەن و کاتێک کە مردم و هەر شتێک بوو ئەوان هەر لە جێگای خۆیان و هیچ کەم ناکەن من دەمەوێت بڵێم بەڕاستی مردنی من لە بەحری ئیجا باشتر نییە لەوەی کە بێمەوە لە بەرەکانی پێشەوە بەدەستی داعش بکوژدرێم یان بەدیل بژیرێم لەم حکوومەتەیە کەسێک نەبێ بڵێ باشە تۆی گەنج چۆن لە دەستی داعش وەربگرم یعنی کەسێکی وانە بێ کە ئەو حکوومەتە من پشتی پێ بەستم بۆی کە بەیانی لە دەستی ئەم گروپە تیرۆریستێ دەربێنێ ینی مەبەستەوەی ئەگەر سبەینێ لە جەنگی بەرەنگاربوونەوەی داعش ڕوبەڕووبوونەوەی داعش بەدیلیش بگیرێ کەسێک نییە ئازاد بکە نەخێر وەکو بینیمانە چەندین گەنجمان لە دەستی داعشی هەتا ئێستا هیچ بۆیان نەکراوە هەر دایک و باوکیان بەسەری خۆیان دادن باشە تۆ کاک بازیان بۆ واتوڕی من بەڕاستی دڵم پڕە من هەتا ئێرەم هاتووە یعنی بەڕاستی زۆر بێئومێدم لەم یعنی بەتایبەتی لە قسەکانی کاک عیرفان یعنی بەڕاستی یعنی وەکو ئەوە کاک فەرحان بەڵێ من واز دەکەم یعنی بەڕاستی لەناو گەنجدا نییە یعنی وا قسە دەکە یعنی شتەکان شتی لە ئەوەشینە بۆ من دێنێتەوە من دەمەوێت کاکە گەنجێکم تازە شەشی ئامادەیم تەواو کردووە من پێویستم بە پارە پێویستم بۆیە کەوا زانکۆ بخوێنم پێویستم بۆیە کە بژیم بەڕاستی یعنی ماگونیە کە بەدوای ئێژاگەڕ میشم دەست ناکەوێت یعنی ژیان نییە بۆ ئێمە یعنی بەڕاستی دەمانەوێت خواردنیشی خۆش بخۆین درێژی جلوبەرگێشی جوان یعنی هیچ شتێک نییە بۆ ئێمە یعنی بەڕاستی من حەز دەکەم کە چووی بۆ دەرەوەی وڵات شوێنێک هەیە بۆ تۆ لێ بژێ یعنی بەڕاستی درۆ لەگەڵدا ناکەم قسەی ڕاست لەگەڵدا دەکەم بەڵام بەڕاستی ئەم بەرپرسانەیمە هەدیا قسە کردووە یعنی زۆر پێشتی ئاسایی یعنی ئەوڕۆ بەڵێنێک دەدەن بەیانی بیانویش بۆ دێنەوە بەڵێ کاک بازیان ئەمەوێ پرسیارش لێ بکەم ببوورە یعنی لێرە کە گەنج سەری خۆی هەڵەگرێت وای دابنێ بە سەلامەتی ئەگاتە وڵاتێکیش خۆ لە وڵاتە یەکسەر نایخەنە سەریش و شوقەیەکی بەنێ و بڵێن وەرە بزان تۆ کێشەکانە چێت لەکەم پێکدانرێ ینی لە بەلجیکا وترێت
شەوی 1 یۆرۆیان هەیە ینی معلوماتەکە زۆر دەقیق نییە ببورن لە ئەڵمانیا وترێت مانگی 120 یۆرۆیان هەیە ینی هەستێک ناکەی ڕۆشتنیش چارەسەر نەبێت یان بۆچی ینی سەبەبەکە چییە بۆچی بەڕێز لەوێ هەستێکی نیشتیمانی هەیە ینی بۆ نمونە ئەگەر باسی ئیسرائیل بکەنە ساڵ 1966 کاتێککە دەوڵەت عەرەبیەکان ویستیان لێ بدەن هەموو گەنجەکان کە لە دەروی وڵات بوون لە ئەوروپا بوو لە ئەمریکا بوون بە لێشاوە گەڕانەوە بۆ ئیسرائیل بۆی کە بڵێن ئیسرائیل تۆ بەتانیانی ئێمەش لەگەڵتانی ئێمە هەستی نیشتمان پەروەریمان نەماوە چونکە کەسێک نییە خۆی بە ساحبمان زۆر سپاس کاکە قازیان بەڵێ کاک سەربەست پێشەچی دەستخۆشکان لەو بەرنامە دەکەم بەڕاستی کە لە بیدایەتەوە ینی لە بەرنامەکە دانیشتمە هەست دەکەم وڵامەکان ڕاز نییە ینی وڵامەکان لە خۆیان دەدزنەوە دەڵێم ئایا چی بەرپرسە لە ڕۆیشتنی گەنجان تەئکید بە گەنج لە خۆوە ناڕۆە گەنجیان ئەوتە بێ مەعاشە یا ئەوتە بێکارە یا ئەوتە بێ موچە یا ئەوتە زانکۆی تەواو کردەوە بەڵام تەحین نەبووە بە هیوایە ئایا هیوا لە چیدایە گەنج بوو ئەڕوا هیوایەکە لە چێدایە من تاکید بم ئەو بەرپرسانە بە هەر پێنجلایەنەکانەوە ئەوان بە دەرەجەیەک بەرپرسیارن لە ڕۆیشتنی گەنجان هەتا ئێستا ئەوەندە کۆبنەوە کرایە ئەوەندە سازدان و ناسازدان کرایە تاکو جاها کۆبنەوە بەخۆم هەر 6 کۆبنەوەکەم دیتووە تاکو یەک کۆبنەوە نەگەیشتە هیچ ئەنجامێک ئایا چێ بەرپرسیارە سپاس دەکەم ئەزیزانم ئێستا لێرە ژمارەیەک پەنابەریش لێرە حزوریان هەیە پێیان خۆشە کە دەنگیان بگات ئەچینە لای کاروان کاکارەوە خۆی بناسیێنێت لە چ وڵاتێک بووە کەی گەڕایەوە بۆ کوردستان دۆخی خۆت کاروان مەجید لە هۆڵندا بوو لە 2002ەوە 2008 گەڕامەوە کوردستان گەڕایتەوە یان نێردرایتەوە دیپۆرتکردن بە زۆر نێرایەوە بەڵێ یعنی هاتێس هاتیمەوە ئێرکوانش یعنی هیچی وایەکم نییە تەقدیم کردێ لە بۆ تەحینات ئەوە کتابم مەجالیشت چییە کاک کاروان پێش لە شەریکە گیشم دەکرد بڵێ لە کۆمپانیایەک ئەو ئیشەمان نما ئێستا ئێستا ناچارم بێ ئیش بووم هەستام تەکسیەکم کڕی گوتم بەس بۆ بژێوی ماڵ منداڵەکەم و تەقدیمیشم کردێ لە بۆ تەحینات بەڵێ لە بۆ پاسەوانی تایبەت تاینت ناکەن ئەو وەرەقە چێ بەدەستەوە ئەو وەرەقەی تەحیناتمە تەوقیعی وەزیری ناو خۆی پێوەیە کەریم سنجاری تاریخەکەی کەیە تاریخەکەی 12/3/2014 12/3/2014 ینی ساڵێک و 3-4 مانگ زیاترە بێ لەوەی دوو جارش کەش یعنی تاکید کرایتەوە لەسەر تەعیناتەکەی دیسان تەوقیعی کردەوە کتابی نارتەوە لە بۆ ئەنجومەنی وەزیران ناکەن لەسەر یەک تەوقیعی نێچیروان ئەحمەدی مایە بەس لەسەر تەوقیعی وی مایە هەموو شتێکم تەواو کتابەکەم لە ئەنجومەنی وەزیرانی کاگنێچیروان ئەحمەد ئێستا گوێی لێمان بێت یان لە ڕێگەی کەسوکاریەوە بێت لە ڕێگەی هاوڕێکانیەوە بێت ینی تاین ڕاگیراوە تاین ڕانەگیراوە چونکە بۆ یەکەمەکانی زانکۆش و فترەی وتیان تاین ڕاگیراوە لە شاری کوردستانی یەکەم تاین کراوە بە بەڵکە وەڵامی باتەوە و دواتر لایەکی بۆ پاسەوانی تایبەتیشە بەڵێ سوپاس دەکەم کاک کاروان کاکە ڕێباس بە خێراتنی میوانە بەڕێزانەکەم من تۆش پەنابەر بوویت و پەنابەر بووم نێردراینەوە لە چ وڵاتێک لە بەریتانیا بووم لە بەریتانیا 2008 هاتمەوە تا ماوەیەکی لە چەنەوە لەوێ بووی تقریبا 5-6 ساڵ لەوانە بوو کە گەڕاینەوە بەڵێ نێردراینەوە با بڵێن نێردرێمان پێت خۆش بوو گەڕایتەوە یا دەرکران دەرکرانی مەگەشتمانە حساب کە دەرکرد ینی کاتینەتەوە چەند ساڵەوە لێرانین هەر ئەڵێن ئیمساڵ نا هەر بەڵێنەدان بڵێن بەڵێنەکانەمەتان بۆکەنەوەتان بگەن تا ئێساگەج نەکراوە زۆربەی برادرانی خۆم هەیە ئێستا بە لێشاو هەمسان دەگەڕنەوە بۆ یانە کە بڵێنەکانیان جێبەجێ نەکەن بۆ درێک بکەوێ گەڕیتەوە دیسان من ئێستا پێشمەرگەم ئێستا لە دەوامم حالن لە دەوام هاتمە بۆ ئێرانە لە هەمان کاتشا دوو پێشمەرگەمێ دوو برادەرمان هەیە یەکیان پێشمەرگەی ڕسمەکانی شماوە بزانام دابێتان یەکیان هە برادری خۆمە خۆبەخشیش شەید بووە لە هەمان کاتشا ئێمە ینی نازانین ئەم خەڵکە بە لێشا و ئەڕوا ئایا بۆچی ڕێگرێک نییە ینی زۆر داغ لە دڵین ینی خەڵکەکان ئەوانشی کاک ڕێباس کە ساڵێک بەر لە ئێستا شەڕی داعش لەگەڵ کورد و هەرێمی کوردستان دەستی پێکرد بینیمان لە چەندین شاری کوردستان و ئێستاشی لەگەڵا بێ پێشمەرگە خەڵک خۆی کرد بە خۆبەخش ڕۆژ ئەیوت منە بم بە پێشمەرگە هیچ زمانێکشی نەبوو پارەیان پێدا بن جەڕەت چەکێکی وەرەگریاوەری ناگرت و نان خواردنی لەوێ بوو دیفاعیە کرد لە هەرێمی کوردستان ئێستا بۆچی وا بێ هیوای
بێهیوا هیچ چی بکەن حکومت بەڕاستی هیچ شتێکیان بۆ گەنجان نەکردە بە لێشاو هەر ناچارن بگڕنە بۆیانە دوای ئێمە دەرگامان لێ داخراوە لە وڵاتە ئەمانەیە بۆیە گەنجان ئەڕا بە ئەوروپا لەبەرەو دەرگاکەیان خۆیان لەو دیوە بکەنەوە زۆر سپاس دەکەم وڵاتی ئاف و یەک خاڵەتر هەیە دوا خاڵ بێ سپاس دەکەم بۆەوەی کاک بروسکیش قسە بکات چکە کاتمان کاتی وەڵامانەوەی یەک خاڵە بچکمەیە ینی سەرەکەی بۆ پێنج حیزبەکەی سەیرەکەی من لە چەمچەماڵەوە هاتم ئاو ئاگرەکەی چەمچەماڵ یەکیان گردەوە بەڵام پێنج حیزبەکە ناتوانن یەک بگرن بەڕاستی کاک بروسک پێشکی دەستخۆشی لە جەناب دەکەم کاک یادگەرەوە لەو میوانە بەڕێزانش دوو پرسیار هەیە بۆ کاک محمود و بۆ کاک فەرحانش من نوێنەرایەتی کەرکووک و چەمچەماڵیشی من فیدراسیۆنی پەنابەران کارگەڕی لەکشم و پەنابەریشم و دیپۆرتشم و گەڕامەتەوە بۆ دوو بەڕێزەکاندان پەرلەمانن بڕیاری 262 عێراقی کە حکوومەتی عێراق جێبەجێی کرد بە قەرەبووی پەنابەران ئەی حکوومەتی هەرێم بۆ قەرارەی جێبەجێ نەکرد بە شەرتێک لە بەشە بودجەی 170 هەرێمە هەبوو و چەند جارێکی سەردانی پەرلەمانمان کردووە بۆم قەزێ ئایا ئێوەی پەرلەمانتاری بەڕێز کە بە دەنگی پەنابەر و خەڵک چوونەتە ئەو شوێنە چیتان کردووەوە پەنابەرە دیپۆرت کراوەکان کە بەدایان پەنابەرمانەیە تووشی دەرونی بوون و بە پەنابەرمانەیە خۆی کوشتووە پرسیارێکشم بۆ کاک فەرحانەڵێ کۆچکردن ئاساییە سیاسەتە ئایان سیاسەتە چییە تۆ وەکو پەرلەمانتارێک بەچی سیاسەتێکی ئەزانی چۆن بەلاتەوە ئاسایەکە گەنج لەم وڵاتە بەجێ دەلیان کێشەکەتانەوەی ئەم گەنجە سەرگەرمانن ئەم گەنجە خوێنگەرمانن کە ڕکابەری حکوومەتن ڕکابەری گەندەڵەکانی ئێوەن هینی حکوومەت دەسەڵاتداران پێتان خۆشە سەفەر بکەن بۆی بە ئاسانی بمێنەوە لەسەر تەختەکانتان زۆر سپاس کاک بروس کاک ئامانج دێمە لای جەنابەت بە کورتی و پوختی وەڵامی یەک بە یەکی و پرسیارانە بیتەوە کە لێت کراوە دیارە گەنجان هەمووی تێک ڕاگەرگرێ بێن بەیەکەوە هەمووی دەلات لەوە کە خواست و داخوازی و بێهیواییەک لە هەموو سێکتەرەکانی ژیانیان هەیە بێگومان ئەمە یەکێکە لەو باڵێن مشتێکە لەو خەروارە گەورەیە لەو خێران گەورەی تێدا بەداخەوە گەنجانە وەکو ئاماژیان پێ یعنی حکوومەت زۆر بێ باکە زۆر کەم تەرخەمەوە زۆر بێ پلانە و لە ماوەی ڕابردوودا هیچ پلانێکی کورتخایان و درێژخایانی استراتیژی حکوومەتمان نبینیەوە پەرلەمانمان نبینەوە بەداخەوە تا ئێستا جەلسەیەکمان نبینین نائاسایی لەسەر دۆخی هەرێ لەسەر دۆخی گەنجان لەم لەشەوەی گەنجان دەڕوە بەداخەوە دام و دەستگاکان نازان بێئاگایی بێمتمانەی یان بێباک لە هاوڵاتیان داخوازەکانە بەداخەوە بەشێکی ئەو هاوڵاتیان وتیان بەڵێ گەنج بۆ دەڕوا گەنج حەقێتی پێویستی بە خزمەتگوزاریە پێویستی بە تەندروستیە پێویستی بە دابینکردنی ژیانێکی خۆش هەموو یەکێک لەم گەنجان پێویستیان بۆ یە کە ژیانی هەسەرگەری پێبێنن کە شوێنی سەکەیان بۆ دابین کراوە لە کەتی تایبەتە هەلیان پێ بگرێ ویان سیستمی بانکی دابرێ قەرزیان پێ بدرێ قەرزی درێژخایان کە برۆ بن بە پرۆژەی بچووک و درێژخایان و بەشێکیشیان بەڕاستی حکوومەتی پلانێکیان نییە سپاس دەکەم کاک هۆگر سێ هیوادارم ئەو وەڵامی دەیدەمەوە ئەوە بیتن کە ئەو بەڕێزە کاک هەڵمەت ویستی بەڵێ هەموو گۆڕانکاریەک لە بە تایبەتی پێگە ئەساسیەکانی حکومڕانی ومێدبەخشێکی زیێدەترە و گۆڕانکاریێکی جەوهەریە لە ژیانی کۆمەلگای مرۆڤایەتی بۆیش دەبینین زۆرجار لە شۆڕشی مسر ڕسمی حوسنی مبارەکیان دانابوو لەگە سەرۆکەکانی ئەمریکا 12 سەرۆک لە ئەمریکا گۆڕاوە حوسنی مبارەکە لە جێی خۆیتی بۆی ئەو پێوانەکاریە بێشک ومێدبەخشە بۆیە هەموو گۆڕانکاریەک ومێدبەخشە و بەبێ ئەوە ئەو کۆمەلگات چاق دەبستی چکە ئینسان خۆی قودرەی هەیە لە سیاقی زەمانێکیەوە فکری خۆی دەدوو لە کۆنتترۆلەوە پێمەڵێن بەخێرە نەگەر کاتەکەین بێ بەڵکو بەخێرا وەڵامیان بیتەوە بەخێرایی منیش لەگەڵەوە نیشتیمان ئەو شوێنێک کە کەرامەت پارێزراوی خۆش تێدا بژیەی ئەو مۆدێلە تعریفی نیشتیمان گۆڕا خاک و ئاو و کوردستانەوە نییە چێن دەرخۆشە ئەخیری ئەوەی کە بەڵێ من حکوومەتی هەرێم بەرپرسیاری یەکەمە لەم بارودۆخی کە لە هەرێمی کوردستان دەڕوە و دوایین ئەوەی بڵین لە بینی قەوسێک سەیری بێئومێدی و بە ئومێدیکەن ئەمڕۆ پێش بێمە ئەو بەرنمەیە لە فەیسبوک دەگەڕام لە هەندێک شت بۆ ئەو بەرنمەیە سەرۆکی وەزیرانی نەروی زمدید لە گەڵ خێزانەکەی لە سڕە وەستاون لە سوپەرمارکێتێک سەرۆکی وەزیرانە وەکو خەڵک وەستاوە شت دەبڕی بۆیە دەبێت ئەوە لە دڵمان بێ ئەوە ئومێد بەخشیە ئەوە نامەی ئومێد بەخشیە دەیدەن هەموو تاکەچی نەرویت کە من وەکو تۆم هیچ جیاوازێک نییە ئێستانی لەسەر هەرێمی کوردستان لە فەیسبووکی بینی سەرۆکی وەزیران ئەم تاقە گەنجانە بیانەوە بیبین بە 2 ساڵیش نایبین بە 2 ساڵیش نایبین کاک محمود
تەنها وەڵامی پرسیارەکان ئاخر ئەزانم بەس وەڵامی پرسیارەکان بەرەوە اینجا قسە بۆی نەڵێن ئێمە هێنراوین بەس بۆی پرسیارەکەی وەڵامی پرسیارەکان مەسەلەی ئۆپۆزیسیۆن من جەنابتان دڵنیاکەمەوە هەمیشە ئۆپۆزیسیۆن لە سەنگەری ئێوە و گەنجان و خەڵکایە بەتایبەت عەرزەکەم ببوورە منیش و حیزبەکەیشم لەم کوردستانە بۆ خۆتان نەزانێ ئێستا چەند بەنامە تەماشا ئەکرێن تەنها حیزبەکەی منە دایمە لێ ئەدرێ وەکو ملاحەزە گۆڕان وای کرد گۆڕان وایە بە ئێستاشەوە خەبەڵێنی زۆرتان ئەمە یەک ببورن ئەمە یەک دوو من شخصی خۆم نەبڕوان بە کۆبنەی پێنجقۆڵی هەیە نەبڕوان بە سازان هەیە لەبەر ئەوەی سازان بەدیلی یاسایە جا لەبەر ئەوە جا بە ڕامەرگدۆ کاکە منیش لە بیدایەتی بەرنامەکە گوتم کە سازان و مەسەلە سیاسەکە بەدیلی یاساکەیە ئەزانی چی ئیرادەیەکەیە کە زاڵە بەسەر جێبەجێکردنی یاسا ئیرادەیەک زاڵە بەسەر پشکی منە بەسەر قسەی منە مشکلەکە ئەوەیە یعنی خۆ تۆ ئەتەوێت کارێک بکەیکە ئەتەوێت کە شەڕی ناوخۆ دووسێ بەدیلی وەڵامباتەوە شەڕی ناوخۆ دوو ئیدارەی تێکچوونی ئەو وەزە با پێت بڵێم هەمووشی تەنها وڵاتی لێی بەڵێ ڕۆیشتنی بە لێشاوی ئەو گەنجانەی ئێمە بە تایبەت لە بە هەموارکردی یاسای سەرۆکایەتیەوە زەق بوویەوە و سەری هەڵدا لەبەرەوە خەڵبی ئومێد بوو نەگەیشتینە نەتیجا ترسی ئەوە هەبوو دوو ئیدارەی دروست دەبێت شەڕ ئەمە تەنیا ئەو دوو پرسیارە وەڵامی لە بڵێ بەڵام من ئەڵێ بێمتمانەیی بە سیستەمی سیاسی وڵات و بەرپرسان بەڕاستی کارێکی وای کردووە کە ئێمە تووشی ئەم شکستە بین و ئەم کۆچە بین ئەم کۆچە یەکێکە لە ترسناکترین لوتکەکانی شکستی دەسەڵاتی خۆمان ئەمە بمانەوە ئەو پرسیارانەی ڕوبەڕووی جەناب کرابوونەوە سەبارە بێ ببوورێت خۆ پرسیارێکم ئەو برادرێت تاوان چیتان کردووە هیچتان لەو پەنابەرانە بینی ببوورە من لەو لیژنیانیم ئەوە لە باج جەناب باشە معلومات هەبێ بەڵام نەسەرۆکی لیژنە بوو من نەزنی لە جەنابیشتان تاوەکو ئێستا نەهاتوونەتە لای شتێک هەر لە ئێستا یادداشتێک بدەرە من ببوورە قوربان هەر ئێستا یادداشتێک بدەرە من لە سبەینەوە لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمان لەسەر داوایەکەی جەنابن یادداشتەکە حازەکەنەوە کاگڕۆ بەڵێنیدا داوای کۆبوونەوەی بە پەرلەمانی کوردستانەکە لەسەر پێشنهادی جەناب بەڵێ ئەوە بەڵێنیدا کە لە دوای یادداشتەکە بە دوواداچوون بکات و هەر ئێمە لە ێناڵتیش ڕقمتان وەرەگرین ئەگەر بە دوواداچوونیان نەکرد ئێمە بە دوواداچوون بۆ ئەوانەکەین فەرموو خۆمە دەدەمێ زۆر سوپاس بۆ پرسیارەکانتان حقیقەت حەزەکەین ئەوان قسە بکەن ئێمە گوێ بگرین لەبەرەوەی لە کوردستان هەمیشە وا هاتۆ بەرپرس قسە ئەکە و خەڵک گوێ ئەگریتن ئەو نەریتای بێتێ پەڕێنی تر خەڵک قسە بکە ئەوان پرسیاریانەیە ئەوان قسەیان بکرد بە پیاوە پرسیارە کاگەرگار بە ئەو پیاوە قسەیە بکە چێ کاکسەر آخر کاتی بەرنامەکەم فەرموو یەک دقە بە هاوڕێگیان تۆش کەوتن نەتانێش قسە بکەیت لە هەمووی زیاتر کاتم پێدای فەرموو پرسیارەکە من بەتایبەتی لە کاک فەرحان و کاک محەممەد ئەوان خۆیان ناسان بەوانی کەوان حکومت نەبن کەچی حکومت دەرێکێتی و پارتی و گۆڕان و یەکگرتو کۆمەڵە خۆیتر ئەگەر حکومەت ئێوە چییە لە دیاردەی کۆچکردن لە 60ەکان و لە 70ەکان و 80ەکان و 90ەکان و 2000ەکان و ئێسەیش هەموو کاتێ هۆکارێکی بۆ خەتای حکومت نەبووە ینی قەت خۆتان بە تاوانبار نەزانیوە کاتێکە من خۆمیشێکم لەو کۆچبەرانی کە نە بە زۆر نێردرامەوە نە بە ئارەزوی خۆشمات هەبێ پێ بڵێن کاتم کۆتایی هاتۆ بۆی کاک فەرحان وەڵامی بەهیچ شێوە نادوای هاتم کوردستان و کوردستان دوبەی وایە کە جیاتین کابڵیش نەبوو شوتێجی ناوخورا بوو ناوەکەی خورا کاک فەرحان وەڵامی پرسیارەکانیان بیتەوە هاوڕێگیان زۆر سوپاس دەکەم کاتی بۆی کاتی دەنگدانمە بێت من بەشێکی قسەکانی کاک هۆگر کردی هەمووی دابەزین بگوتم بەڵێتەید یەکەم کاگای بۆچی گوتم ینی بە هیچ شێوەیەک وکەواتە کە تەئید یەکەم لەگەڵ مافی ئەوەمە کە گەنج بەڵێ لە کوردستان بێناس کەوتووە لە بیدایەتشم گوتم بەڵێ لە کۆمەڵێک مافی زۆر سەرەکی لە کوردستان گەنج بێ بەشە ئەمە ئینکار ناکرێ واقع بەڵام بێ هەوڵ دێنە واقع بگۆڕین بە هەمومانەوە ئەمڕۆ ڕاستە حکومەت هەمومان بەشدارین پێکەوە ئەوەی تر باسی وەزیری ڕۆشنبیریت کرد من پەرلەمانتارم ئەوە دەسەڵاتمەیە کە وەزیری ڕۆشنبیری بانگ بکەین لەبەرێ ئەو مختەسە بەو ئەبێ پرسیارەکان وەڵام داتەوە لە پەرلەمانیش ئەو پرسیارانی ئێوە هەیە پاراستەیەکەوەمان خۆیەکانتان ئامادە بکەن کاتم تەواو بووە ئەبێت دەنگدان بکەین بە ناچاری فەرموو پرسیارەکە گەر بێتە سەر شاشەکە دوایین ڕاپرسینەوە مەڵقەی دووجار بیرکەرەوە پرسیارەکەمانەوەیە ئایا دەسەڵاتی کوردی بەرپرسە لە کۆچی هاوڵاتیان بۆ دەرەوەی هەرێم و بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەو کیشوەرانە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتترۆلەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست پێ بکەم فەرموون خلاص جا کاک خۆی من دفاعمان
جا خۆی من دیفامان لە حکومت نەکردووە کاکە من لە سەنگەری توان برا بەڵێ کاتی ڕاپرسیەکەمان بەرەو کۆتایی ڕوات پرسیارەکە ئەوەیە ئایا دەسەڵاتی کوردی بەرپرسە لە کۆچی هاوڵاتیان لە 100 ئەو گەنجانەی لێرە دانیشتون ئەڵێن بەڵێ 0% بۆ نەخێر و 0% بۆ بڕیارم نەداوە ئەنجامی ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە لە 1970 ئەڵێت دەسەڵاتی کوردی بەڵێ بەرپرسە لە کۆچی هاوڵاتیان 0% ئەڵێن نەخێر و 11% بڕیاری نەداوە چاوەڕێ بۆ لە کۆتایی بەرنامەکە ڕای خۆی یەکلایی بکاتەوە ئەنجامی هەردوو ڕاپرسیەکە ئەو پرسیارە هەبوو ئایا دەسەڵاتی کوردی بەرپرسە لە کۆچی هاوڵاتیان لە ڕاپرسی یەکەمە لە 1970 ئەم بەڕێزانە ئەڵێن بەڵێ لە ڕاپرسی دووەمە لە 100 ئەم بەڕێزانە ئەڵێن بەڵێ لە ڕاپرسی یەکەمە 0% بۆ نەخێرە لە ڕاپرسی دووەمیشە 0% بۆ نەخێرە لە ڕاپرسی یەکەمە بڕیارم نەداوە 11% بەرکەوتووە لە ڕاپرسی دووەمە بووە بە 0 و دابەش بووە بۆ سەر بەڵێکە و بووە بە 100%. ئەزیزانم سپاسی تەواوی و میوانە ئەزیزاناکەم سپاسی و بەڕێزاناکەم دوا قسەشمەوەیە بڵێیت جارێکی تر گەنج لە هەرێمی کوردستانە بڵێت ئەی وەتەن مەفتونی تۆم و شێوەتم بیرکەوتەوە لەم خۆراغە ناڵێ